سلااوان لێبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین لە چالاکێکی تر لە چالاکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. سەرەتا داوای لێبوردن دەکەین کە هەفتەی ڕابردوو نەمانتوانی بابەتەکە پێشکەش بکەین بۆهۆی ئەو کێشە تەکنیکیەی پیشی خەڵک بوو لەگەڵ مەسەلەی باڵێن کارەبا و شەحنەوەوانە، بۆیە هەفتەیەکمان دواخست دەگەنا ئەو بەرنامەی هەفتەی ڕابردوو بوو. ئێمە وەکو ئەکادیمیای مێگامایند پلس وەک دەزانن لە سێ تەوەر چالاکیەکانمان چڕ کردوێتەوە، ئەوانیش پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکاری، کە جگە لە بابەتی ئەو وێبینارەی شەوانی شەممە ئێمە بەڕاستی چەندین کتێبیش چاپ کراوە لەلایەن ئەکادیمیای مێگامایندەوە، بە سوپاسەوە لەلایەن دەستگای جۆراوجۆر و قوتابخانەی تایبەت سپۆنسەری کراون و بڵاو کراونەتەوە و بە شێوەی ئۆدیۆش بە شێوەی کتێبی دەنجیش لەبەردەستن. دوایی لینکەکانتان بۆ دەنێرین. ئەگەر کات هەبێ ڕەنگە بتوانین پیشانیان بدەین. جگە لەو کتێبانەی کە باسمان کرد، ئەکادیمیای مێگامایند فەرهەنگی ئەلکترۆنی زاریشی هەیە کە فەرهەنگێکی بە خۆڕایی سەرهێڵە، دەتوانن سوودی لێ وەربگرن. ئەوانەی کە دەیانەوێ هەم سوود بگەێنن هەمیش سوودی پێ بگەێنن. ئەوە بەرجی کتێبەکانی کە مێگامایند پلس بڵاوی کردوێتەوە. ئەو سێ کتێبە پەروەردەییە، ئەو سێ کتێبەی تر ژیری دەستکرد بۆ مامۆستایان و ئەوانی شەر تایبەتن بە پەرەپێدانی پیشەیی و ژیاری. دوایین کتێبیش هەر پەروەردەییە، بەرەولوتکە ڕێبەرێک بۆ مامۆستایان. وەکو گوتمان ئەوەش فەرهەنگی زارە، ئەگەر ئەو کیوارە سکان بکەی بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و iOS کار دەکات. جگە لەوە چەناڵێکی یوتیوبی تایبەت بە مێگامایند پلس هەیە کە لە 2019ەوە کار دەکا. چەندین ڤیدیۆی زۆر بە سوودی تێدایە کە هەر هەمووی بە خۆڕایی بەردەستە بۆ ئەوەی بەڕێز ئەو کیوارەی تەنیشتی دیسان ئەگەر سکان بکەن دەتوانن داخلی چەناڵەکە بن و سوودمەند بن لە بابەتەکانی ناوی. جگە لەمە هەر مێگامایند پلس چەناڵێکی یوتیوبی تایبەتیشی هەیە کە سەبارەت بە ژیری دەستکرد بۆ مامۆستایان. ئەویش ماوەیە کە دەست پێکراوە، نزیکەی 30 ڤیدیۆیەکی تێدایە. ئەگەر دەتەوێت سوودمەندبی یان سوود بگەێنی، ئەوە دەتوانی ئەو QR کۆدە سکان بکەی، دەتباتە ناو چەناڵی یوتیوبی ژیری دەستکرد بۆ مامۆستایان بە زمانی کوردیە. ئەگەر دەتەوێت بێبەش نەبی لە بابەتەکان و ئاگاداربی لە چاڵاکیەکانی داهاتووی مێگامایندیش، هەر لەلای ئەو QR کۆدەوە ئەگەر مۆبایلەکەت بخەیتە سەری، داخلی چەناڵی نوێی ئەکادیمیای مێگامایند دەبی کە هەموو چاڵاکیەک لەوێدا بڵاو دەکرێتەوە، ئاگادار دەبی بۆ کار و چاڵاکیەکانی داهاتوومان. یەکێک لە پرۆژە بەردەوامەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بریتیە لە وێبیناری شەوانی شەممە، ئەوەی ئێستا کە تێیدا جەنابەت ئامادەی ژمارەی 118مینە. 118 وێبینار بەوەی ئەم شەوە پێشکەش کراوە کە هەر هەمووی تۆمار کراوە، هەر هەمووشی لەو سێتەوەرە خۆی دەبینێتەوە و لە چەناڵی یوتیوبیش بەردەستە. بۆ ئێوە بەڕێز بۆ ئەوانەی کە ئاگادار نین یان نەیانزانیوە دەتوانن سەردانی چەناڵی یوتیوبەکە بکەن و هەموو بابەتەکانی پێشووتری تێدایە. ئەو کتێبانە مامۆستایان لە کتێبخانەی تەفسیر بەردەستن، ئەگەر هەڵە نەبم کتێبخانەی تەفسیر ئەو مامۆستایەک پرسیەتی لە وێبیناری شەوانی شەممە عادەتەن بابەتەکەی ماوەکەی 90 خولەکە، بابەتەکەش بە پێی بابەتی ڕۆژ دەگۆڕێ. بەڕاستی ئێمە هەوڵمان داوە هەم
لە ڕووی بابەتەوە هەمە جۆری هەبێ، هەم لە ڕووی قسەکەرەوەش هەموو جۆری هەبێ، لە شوێنی جیاجیا، لە پسپۆری جیاجیا، لە باگراوندی جیاجیا کەسانی شایست پسپۆڕ و بە ئەزمون بدۆزینەوە بۆ ئەوەی داوەتیان بکەین بابەتێکمان پێشکەش بکەن کە پەیوەست بێ هەم بە پەروەردە، هەم بە ڕاهێنان، هەم بە ڕاوێژکاری. ئەوجا ڕاوێژکاریەکە دەرونێ بێ، تەندروستی بێ، یان ژیاری بێ، یان پەروەردەیی بێ، یان لە هەر تەوەرێک بێ. خۆشتان دەزانن مەسلەی لایەنی دەرونی زۆر زۆر گرنگە، هەم بۆ مامۆستایان گرنگە، هەم بۆ قوتابیان و بۆ دایبابان و بۆ کۆمەڵگاش گرنگە. بۆیە بیرمان کردەوە کە بەڕاستی کەسایەتێک بدۆزینەوە بۆ ئەوی بابەتێکی پەروەردەیی یان دەروون دروستی پێشکەش بکە، ئەویش بەپێی ئەزمون و شارەزایی خۆمان و بەپێی پێشنیاری برادرانیش قسەمان لەگەڵ بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر ئاراز حەکیم ڕەبا کرد کە بەڕێزیان پرۆفسۆری یاریدەدەرە لە زانکۆی سەلاحەدین لە بەشەکە ناوەکەی بە تەواوی نازانم، بەڵام وەبزانم زانستی دەروونزانی و پەروەردەییە ئەگەر هەڵە نەبم، ئەگەر دوای خۆی چاچی کردەوە چێشە نابێ. بەڕێزیان بڕوانامەی بەکەلۆریوسی لە بەشی پەروەردە و دەروونزانی لە زانکۆی سەلاحەدین وەرگرتووە، هەروەها لە ساڵی 2008-2009 بڕوانامەی ماستەری وەرگرتووە لە دەروونزانی پەروەردەیی لە پسپۆڕی وردی کەسایەتی لە زانکۆی سەلاحەدین. دوای ئەوە بڕوانامەی دکتۆراشی وەرگرتووە لە دەروونزانی پەروەردەیی لە پسپۆڕی Health and Environmental Psychology کە لە 2014 بەدەستی هێناوە. ماوەیەک سەرۆکی بەش بووە، چەندین پۆستی و پێگەی تری هەبووە، بەڵام بابەتی جۆرا و جۆریشی گوتۆتەوە لە پەروەردەی تایبەت، لە دەروونزانی گشتی، دەروونزانی پەروەردەیی، هەروەها تیۆرەکانی فێربوون و فێرکردن، دەروونزانی گەشە، گەشەی منداڵ، گەشەی هەرزەکار، گەشەی دەروونزانی فیسیۆلۆجی، دەروونزانی کۆمەڵایەتی. ئێمە بەڕاستی خۆشحاڵین کە لەگەڵمان بوو. بەڕێز دکتۆر ئاراز جگەلەوە چەندین توێژینەوەی زانستی لە گۆڤارە نێوخۆی و گۆڤارە نێودەوڵەتیەکانیش پێشکەش کردووە، هەروەها بڵاوکراوەی هەیە، لە چەندین کۆنفرانس و خولی ڕاهێنانیشدا بەشداری کردووە، هەم وەکو قسەکەر، هەم وەکو بەشدار بوو، وەکو ڕاهێنەریش بەشداری کردووە لە خول و ڕاهێنان و وەرکشۆپی جۆرا و جۆر. من ئاگاداریشم کەسێکی زۆر چالاکە لە پێشکەشکردنی بابەت و سیمیناری جۆرا و جۆر لە زۆر شوێن و لەلایەن زۆر ڕێکخراویشەوە. دکتۆر ئاراز زۆر خۆشحاڵین کە توانیت کات لە بۆ ئێمە تەرخان بکەین. دەزانین ماوەکە ماوەی مەشغەڵەتی زانکۆیە، خەریکی تاقیکردنەوەکان و لیجنەکان و دانانی پرسیار و سەحتانی دەفتەرەکان و هەموو ئەوانن، بەڵام زۆر سپاس کە توانیت ئەو کاتە بۆ ئێمە تەرخان بکەیت. جەنابەت ماوەی 45 خولەکێک دەتوانی بابەتەکەت پێشکەشکەی وەکوەوەی پێشترێ باسم کرد لەگەڵت. دوای ئەوە دەرگای گفتوگۆ بۆ بەڕێزان دەکەینەوە، دەتوانن ئەوانش بچ بە کۆمنت لە چات بۆکس، چ بە دەست بەرزکردنەوە بە مایک پرسیاری خۆیان بکەن. کاتەکەشمان هەمووی سعاتێک و نیوە. ئێستا لای من سعات 9 دقەیە. کاتەکە و مایکەکە بۆ جەنابەت دکتۆر ئاراز فەرموو. زۆر سپاس کاک دکتۆری جان، سپاس بۆ ئەو پێشەچیە و بۆ ناسانەکەش. هیوادارم لە ئاستی ئەو متمانە و دەربڕینانە بین کە بە ڕێزت ئاماژەت پێکرد، و سڵاو ڕێزم هەیە بۆ تەواوی بەشداربووان و جۆگران ئەمڕۆ لێرە کە ئیشاڵڵا هەوڵەدەین ئەو زانیارییان ئەو بابەتەی کە هەمانە پێکەوە شەیریکەین و بتوانین بەشێک لەو کاتێک کە هەمانە بە شێوەیەکی بە نرخ بەڕێکەین لە خزمەتکردن بە تەندروستی دەرونی خۆمان. بەڕێزان، سەبارەت بە بابەتەکەی ئەم شەومان وەکو کاک دکتۆر ئاماژەی پێکرد،
بابەتەکە دەچێتە چوارچێوەی دروستی دەرونیەوە کە بابەتێک بوو لە ڕاستیە عادەتەن ئەو بابەتانەی کە بۆ سیمینار هەڵدەبژێردرێن من بە تەسەوری خۆم باشتر وایە بابەتگەلێکی نوێ بن و بابەتێک بن کە خزمەت بە ئێستا یان دۆخی ئێستای دەرونی و پەروەردەیی کەسەکان بکەن کە دەیانەوێت بەشداری بکەن بەڕاستی بۆیە من لەناو بابەتانەیە بابەتێک کە پێم خۆش بوو لەبەرەوەی کە هەم وەکو پیشە هەم وەکو پسپۆڕی یعنی درکم بەم بابەتە کرد چ لەگەڵ هاوپیشەکانم چ زۆر جار خودی خۆم لێتان ناشارمەوە و کەسانی نزیکم گوێبیستی دۆخێک دەبووم کە دۆخێکە ئێستا هێواش هێواش قسەی لەسەرەکەین دۆخێکی بە کوردی ڕاستیەکەی بۆیە وشەکەم وەکو خۆی دانا دقیقەن وشەیەکی کوردی پڕ بە پێستی دەست نەکەوت کە بریتە لە لانگ یوشینگ لانگی یوشینگ ئەتوانین بڵین بێ ئامانجی بێهەستی یان پوچی یان بێمانایی هەموو ئەمانایانە لە خۆیە گرێ وەکو چەمک بەڵام یعنی دۆخێک کە ئێمە هەمیشە تێی دەکەوین و نازانین چیمانە ئەمە کێشەکەیە ئەمە بابەتەکەیە کە سەرنجی منی ڕاکێشا و پێم خۆش بوو بەڕاستی خەڵک بەعام وشیارەیەکی باشی لەبارەوە هەبێ بەوەی کە تۆ دەکەوێت دۆخێکەوە وەکو لە ناو نیشانەکەش ئاماژەمان پێکردووە نە دڵخۆشیت نەخەمۆکیت واتە ئێمە لێرە ئەم شەو باسی سێ چەمکەکەین دیپرێشن و لانگویشینگ و فلۆریشینگ بەخواتە خەمۆکی و لانگویشینگ وەکو لایەنی ناوەند و فلۆریشینگ ئەتوانین بڵین خۆشببختی خۆشگوزەرانی بەختەوەری هەر کامێک لەمانە دروستە بووی بەڕاستی ئەمە وەکو دۆخێکی یان نەخۆشیەکی شاراوی سەردەمی نوێ لە ئێستادا خەڵکێکی زۆر چاماژە بە توێژینەوەکانی شەکەین بەڕێزان خەڵکێکی زۆر لەم دۆخەدا دەژی لە ڕاستیە نازانێت دۆخەکەی چییە و ئەم پرسیارە زۆر جار لە خۆشی و لە چواردەورەکەشی دەکا بەداخەوە کەسی شتێی ناگات لەبەرەوە کەسیش وەڵامێکی زانستی بۆی نییە یعنی پێی بڵێت تۆ چیتە بۆچی ئەم دۆخە نازانرێ یان نەزانراوە لەبەرەوە بووە کە پێشان یعنی جۆرێک لە پۆلێنکردن بۆ دۆخی دەرونی کەسەکان هەبووە یان ڕەش یان سپی یان نەخۆش یان ساخ یعنی یانەوە تا تۆ بە نەخۆش حسابت بۆ کراوە یانیشەوە تا بە کەسێکی تەندروست واتە دەروون دروست هەژمار کراوی بەڵام لەو نێوەندەدا دۆخێک یان چەندین دۆخ هەیە کە فەرامۆش کراوە بەڕاستی و بە شێوەیەکی زانستی ئیشی لەسەر نەکراوە ئەمەش وای کردووە ینی دوو بەرە دروست بێ بەرەیە کە ناتەن دروستن یان پێیان بڵین کە نەخۆش و بەرەیەکیش کە تەندروستن بەڵام لە ڕاستیە نە ئەو بەرەیەی کە تەواو خاوەن دەروون دروستین ئەو بەرەیەن کە پێویستە زۆر یعنی زۆر بە متمانەیەکی ڕاهاوە لە ژیانی خۆیان و لە دۆخی دەرونی خۆیان بڕوانن نا ئەو دۆخە خراپەش کە دیپرێشن و با بڵین حاڵەتەکانی ترە بەو شێوەیە مەترسیدارە کە ئێمە بێئومێد بین تێیدا لەبەرەوە ئەم دۆخە ئێستا کە قسەی لەسەرەکەین لە ڕاستیە دقیقەن ینی خزمەتکردنە بەو حاڵەتەی کە ئێمە ئەمانەوێ ئیشی لەسەر بکەین بۆچی چونکە بەڕێزان ینی زانینی ئەو دۆخە بەڕاستی یارمەتی دەرێکی زۆر باشە و دەستپێکێکی زۆر باشە بۆ هەستانەوە بۆ بە فریاخۆکەوتن بۆ دەستپێکردنەوە بە ژیان من سەرەتا پێشەوەی کە با بڵێن لە سلایدەکان بە شێوە زانستیەکە پێناسەی بکەین وەکو دەستپێک و بۆکو گفتوگۆ و ڕژاندنێک من دڵنیام هەر یەکێک لە ئێوە کە جۆتان لە منە ئەگەر بۆ خۆشتان بەو دۆخەدا تێپەڕ نەبوو بن جۆتان لە کەسانێک بووە لە دەورتان کە هەستەکات دەڵێ وەکو ڕۆبۆت دەژیم ینی وەکو ئامێرێک وەکو ئامرازێک هیچ تااقەتی ژیانم نەماوە و کاتێک کە گفتوگۆی لەگەڵەکەیت و پرسیاری لێ دەکەیت و با بڵێن داوای ئەوەی لێ دەکەی کە هەستەکانی خۆیت بۆ دەربڕێ دەبینی ئەم کەسە ینی نیشانە و ئاماژەکانی کەسێکی نەخۆشی دەرونی تێدا نییە
بەڵام کەسێکی تەندروستیش نییە، چونکە کەسێک کە مانای لە ژیان لە دەستدا بێت و کەسێک کە بە شێوەیەکی ڕۆبۆتی بەبێ ئامانج بژی، لە ڕاستیە کەسێک نییە کەسێکی سەلامەت یان کەسێک بێت کە بێخەم بێت لەوەی کە دۆخێکی باشی هەیە. لەبەرەوە من پێم خۆش ینی لە ئێستاوە ئەوە بڵێم کە مەبەست مەسلەی لانگویشینگ حکمێک نییە بەڕێزان، ئێمە بەسەر کەسێکدا بیدەین. ینی کاتێک کە بە کەسێکەڵین لە دۆخی لانگویشینگدای، ئەوە نییە کە حکم لەسەر کەسێ بکەین کە ئەم کەسە دۆخێکی نەخۆشی هەیە یان کەسێکە دۆخێکی تەندروستی هەیە. خۆی لە ڕاستیدا ئەم دۆخە دۆخێکی دەرونیە. ئێمە تێدا مەسەرەن هەست بە پوچێتی ژیان دەکەین، بە پوچێتی کارەکانمان دەکەین، بە پوچێتی ئەرکەکانمان دەکەین. یعنی سەر ڕایەوەی کە ئەرکەکانمان جێبەجێ دەکەین، سەر ڕایەوەی کە بە ئیش و کارەکانمان هەڵەسین، دەچینە دەوام، دەچینە سەر پیشەکەمان و هەر کارێک دەکەین، قوتابین، دەخوێنین، تاقیکردنەوە ئەنجامە دەین. بەڵام بەمانە فراوانەکەی ئێمە چێژ لەو ئیشانە وەرناگرین. یعنی هەندێک جار کارەکان بە باشیش دەکەین، بەڵام لەزەت لە کارەکە ناکەین، چێژ لە کارەکە ناکەین، هەست دەکەین کە شتێکە بەسەرماندا سەپێنراوە و ناچارین کە بیکەین بۆ ئەوەی ژیانمان بەردەوام بێ. لەبەرەوە دەکەوینە دۆخێکەوە لە دۆخێکی بێئامانجی، دۆخێکی پوچی بەمانای ئەوەی کە نازانی بۆ دەژیت و نازانی چی دەکەی و لە پێناو چیدا ئەم کارە دەکەی و بەرەو کوێ دەچیت. واتە ڕوون نییە ئامانجەکانت و پێشت بەرچاوت بە بەڕوونی نییە. لە بەرواڵین ئەمە ینی نەخۆشی دەرونیە ئەم حاڵەتە و نەتەندروستی تەواویشە، بەڵکو دۆخێکی نێوانیە. ینی ڕێک پێناسەی لانگویشینگ بریتە لە دۆخێکی دەرونی نێوانی. کەواتە من مەبەستم ئەوە بوو بڵێم کە ئێمە حکمی کەس ناکەین لەوەی کە لانگویشینگی هەیە ئەو بە حاڵەتێکی ترسناک یان با بڵێن دۆخێکی نەخۆشی تێبگا. بەڵام کاتێک دەمانەوێت خۆمان و کەسانی تر هوشیارکەینەوە لەم دۆخە، لە پێناو ئەوەدایە کە کەسەکە ئاگادار بێتەوە کە پێویستی بە گۆڕانکاری هەیە. لەبەرەوەی ئەم دۆخی کە ئێستاکە تێیداین کە با بڵێن دۆخی لانگویشینگە دۆخێکە باش نییە، ئەگەر چی وەسەتە ناوەندە، بەڵام باش نییە، چونکە ڕەنگە لە ساتێکدا لە دۆخێکدا کە بەسەردادێ بگۆڕێ بۆ تێکچوونی تەندروستی دەرونی و توشبوون بە نەخۆشی دەرونی. ئەم چەمکە بەڕێزان پرۆفیسۆر کۆریکیس لە ساڵی 2002 بۆ یەکەم جار بەکاری هێنا و پێناسەی کردووە بە شێوەیەکی زانستی کە پێمان دەڵێت لانگویشینگ بریتە لە لاوازی دروستی دەرونی یان خراپی دۆخی دروستی دەرونی کە تێیدا کەسەکە واتە ئەو کەسێک کە لە دۆخی لانگویشینگدایە لە ڕاستیە نەخۆشی دەرونی هەیە، وەکووتمان نەتایبەتمەندی و سیفات و حاڵەتەکانی خۆشحاڵیشی هەیە و کەسێکی سەرکەوتو نییە لە ڕووی تەندروستی دەرونیەوە. ئەم بارێکی نێوانیە لەسەر کۆنتنیۆمی دروستی دەرونی. ئەم چەمکی کۆنتنیۆمی دروستی دەرونی لە ڕاستیە ڕۆحی ئەو بابەتەیە کە من حەزم لێ بۆ ئەم شەو زیاتر قوڵ بینەوە و قسەی لەسەر بکەین کە ئەمە تێڕوانینێکی نوێیە بۆ چەمکی دروستی دەرونی و بۆ تێگەیشتن لە دۆخی دەرونی کەسەکان. لەبەرەوەی پێشتر ئەم تێڕوانینە کۆنتنیومە یان بەردەوامیە بۆ دۆخی دەرونی کەسەکان لە ڕاستیان نەبوو. با بڵێن ئەم تێگەیشتنێکی نوێیە و ئێمە دەمانەوێت ئەم تێگەیشتنە نوێ بەڕاستی بگاتە هەموو لایەک. بەڕێزان ئێمە شتێک ینی لە پێناویدا هەمیشە دەجەنگین کە ژیانە. یعنی ئێمە کە باسی دۆخی دەرونی دەکەین، کە دۆخی کۆمەڵایەتی دەکەین، هەموو هەوڵەکانی ئێمە بۆ ئەوەیە کە لە ژیانێکی بەمانادا لە ژیانێکی پڕواتادا بژین، نەک ژیانێک بەتاڵ با بڵین بۆش و دوور لەواتە. بۆیە شتێک هەیە ئێمە دەتوانین بڵین یعنی دوو جۆر ژیان هەیە، چەندێتی ژیانمان هەیە لەگەڵ چۆنیەتی ژیان. یعنی ئێمە گرنگە بەلامانەوە چەند دەژین، چەند ساڵ دەژین و تەمەنمان چەند بێ، یان گرنگە بەلامانەوە چۆن بژین. خۆی لە ڕاستیە ئەوەی کە تێگەیشتنە دروست و تەواوەکەیە لە ڕووی سایکۆلۆژیەوە بەنسبەت مرۆڤەوە چۆنیەتی ژیان گرنگە.
لەبەر چیش گرنگە لەبەرەوەی کە خۆی لە ڕاستیشە هەر یەکێک لە ئێمە هەر یەکێک لە بەڕێستان ئێستاگە پرسیاری لێ بکەی باسی ڕابردووی خۆی بکە یادگەی ئێمە دەمانباتەوە تەنها بۆ ئەو شوێنانەی کە زۆر خۆشحاڵ بووینە تێیدا یان زۆر نیگەران بووینە تێیدا یان دۆخێکی زۆر خۆش بووە یان دۆخێکی زۆر ناخۆش بووە باقی تری وردەکاری و تەفاسیل و با بڵێن ئەو کورتە ژیانانەی تر کە زۆرینەی ژیانیشمانن لە بیرمان کردووە بەڕاستی و ناشتوانین بیان جێڕینەوە و ناتوانین بەیانیکەین بۆ ئەوانی تر کەواتە مەبەستەکە ئەوەیە کەواتە ئەو نقطانەی ئەو خاڵانەی کە ئێمە لە سەریان دەوەستین چۆنیەتی ژیانی ئێمەیە بۆیە ماونەتەوە لە یادگەمانەوە گرنگ بوونە بەلامانەوە و یادگەمان بەبایەخەوە تەماشای کردووە و پارێزگاری لێ دەکا کەواتە ئەوەی کە هەیە من لێرە مەبەسمە ئەوەیە کە لە ڕاستیە لانگویشینگ لەو دۆخە دوورمانە خاتەوە لەعنی لەو دۆخەی کە چۆنیەتی ژیانمانە لە ڕاستیا سفرێکاتەوە یعنی ڕێک بەمانای وشە ژیانێکی ڕۆبۆتی ئامێری دەژیت بەیانیان لە خەو هەڵدەستی دەچیت سەرکارەکەت ئیشەکانت ئەنجام دەدەی بەڵام بۆکووتم بێمانە بێ ئامانج بێ چێژ بێ لەزەت واتە لە ژیان و لە ئیشکارەکان نادۆزیتەوە کەواتە لانگویشینگ خراپەکەی لە چیدایە لەوەدایە کە مەترسیدارە لە چیدا مەترسیدارە بە ڕێزان لەوەدا مەترسیدارە چونکە کەس تێت ناگات تۆ چیتە ئێستا مەسەرەن تۆ کە کۆمەڵێک نیشانە و ئاماژەی کەسێکی خۆشحاڵ و خۆشبەختت تێدابێ ڕەنگە پێێتەوە دیار بێ ینی لە کارەکانتدا لە ژیانی ڕۆژانتدا لە مامەڵەکردنت لەگەڵ خەڵکدا لە پەیوەندی کۆمەڵایەتەکان خەڵک درکت پێ دەکا کە کەسێکی پەیوەندێکی کۆمەڵایەتی تەندروستت هەیە و کەسێکی دەروون دروستی ئازاری کەس نادەی نەبووی بەسەر چاوی کێشە بۆ کەس و بە پێچوانەشەوە بۆ لایەنە با بڵێن نەخۆشەکەش هەروایە یعنی ئەو کەسانی کە تووشی گرفت و شڵەژانە دەرونیەکانە بن ناتوانن یعنی بیشارنەوە ئێمە دەتوانین بیان بینین دەتوانین درکی پێ بکەین بۆیە بۆ هەردوو دۆخەکە ناسینەوە ئاسانە بەڵام لانگویشین کێشەکە لەوەیە دۆخەکە ناناسرێتەوە کێشەکە ئەوەیە کە کەس تێت ناگات چییە و وا دەزانی ئەمە لە ئەمە بەمانای ئەمە حەزم لێ قەڵەم ینی خەت لە ژێری دەین خۆت و کەسانی تریژوا دەزانی ئاساییت وا دەزانیت لە دۆخێکی ئاساییدا دەژیت و بە شێوەیەکی ئاسایی حسابی بۆ دەکەی بەڵام ئاگاد لەوە نییە کە هێواش تەمەنت بە فیڕۆ دەڕات بە بێمانایی و بە بێخۆشی و چێژوەرگرتن لە ژیان بەڕێزان زۆر جار ڕاستیە ئەوەی کە من زۆر پێم خۆش بوو ئەم بابەتە با بڵێن ئیشی لەسەر بکەم یان ئیشی لەسەر بکرێت و بڵاو بێتەوە ئەوەیە کە لەناو با بڵێن ژیانی کۆمەڵایەتی ئێمەیە لەناو ژیانی پەیوەندی خێزانی و کۆی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەگەڵ ئازیزان و دۆستان و خۆشەویستان و کەسانی تریشە جۆرێک لە بێدەنجی هەیە کە زباڵی بەسەر زۆربەی خێزانەکاندا کێشاوە بەسەر زۆربەی کەسەکاندا کێشاوە خۆی خودی ئەم بێدەنجیە بریتە لە لانگویشینگ کە بریتە لە خنکان بەڵام کەسەکە وا نیشانەدا یا دەیەوێ وا نیشان بدا کە کەسەکە هیچی نییە یان لە دۆخێکی خراپدا ناژی خۆی کێشەکە ئەلێرەدایە بەڕێزان چونکە ئێمە دەزانین وەکو پسپۆڕانی دەرونی ینی هەر گرفتێکی دەرونی هەر شڵەژانێکی دەرونی هەر دۆخێکی خراپی دەرونی وەکو کێشەی جەستەیی وەکو نەخۆشی جەستەیی چەند درەنگ درکی پێ بکەی درەنگتر دەتوانی زاڵبی بەسەریا و چارەسەریکەی پێچەوانەکەشی ڕاستە بۆیە لانگویشینگ مەترسیداریەکەی لەوەدایە بەڕێزان کە وەکووتم نازانی دۆخەکە خۆش و چوار دەورەکەشت نازانم چیتە و بە هێواشی بە بێدەنجی لەناو ژیانێکی خنکاو دایت لەبەرەوە یعنی من پەیامی من ئەوەیە یعنی ئەو کەسانەی کە هاوار ناکەن ئەو کەسانەی کە بێدەنگن کە ناڵیان لێبەرز نابێتەوە مەرگ نییە کێشەیان نەبێت خۆی لە ڕاستیدا ئەم کەسانە خنکاون ئەم کەسانە لە دۆخێکی شۆکاویدا شۆک ئامێزدا دەژین ئەمە دۆخەکەیە کە پێ دەڵێن لانگویشینگ بۆیە لە ساڵی 2002 وەکووتم کۆری کیس بۆ یەکەم جار ئەم زاراوەی بەکارهێنا لە کۆنتێکستەکانی دروستی دەرونیدا کە لێرە لەسەر سلایدەکە ئاماژەم کردووە بۆ بەڕێستان لە بەناونیشانی The Mental Health Continuum
from languishing to flourishing in life. واتە کۆنتنیۆمی دروستی دەرونی لە لانگویشینگەوە بۆ فلۆریشینگ، واتە لە لانگویش لە بێهەستی و پوچیەوە بەرەو گەشانەوە و خۆشببختی. ئەوە لە یەکێک لە جۆرناڵەکانی تایبەت بە تەندروستی و ڕفتاری کۆمەڵایەتی بڵاوی کردوتەوە. بەڵام ئەم بابەتە بەڕێزان لە ساڵی 2002ەوە کە ئاماژەی پێکرا ئەو گرنگجی پێ نەدرا، واتە زۆر بە بایەخەوە تەماشای نەکرا. هەرچەندە یعنی کۆریکیس کە توێژینەوەی لەسەر 3000 کەس کرد لە سامپڵی بەڵێن دانیشتوانی خەڵکی ئەمریکا، تێبینی حاڵەتێکی کرد کە بۆی بەڕێستان ببینن ئامارەکە گەشەکردن کە فلۆریشینگ یان وەکوتم خۆشببختی ویلبینگ هەرچیەکیان بێت بۆ مانایە دروستە 7.2% کەسەکان لەو دۆخەدا دەژیان. بەڵام لە ڕاستیە بێهەستی کە بڵێن پوچی لانگویشینگ 56.6% خەڵک تێدا لەو دۆخەدان. خەمۆچی کلینیکی 12.1% و دۆخەکانی تر 14.1%. ئەوەی کە لێرە من پێم خۆشە ئاماژەی پێ بکەم و نووسی ویشمەوەکو بابەتێکی شۆکەر ئەوەیە کە زیاتر لە نیوەی خەڵکی لە دۆخی لانگویشینگدا دەژین کە 56.6% و بەڕاستی ئەم ڕێژەیەکی بەرزە و بەڕاستی ئەتوانین بڵێن ڕێژەیەکی مەترسیدارە. مەترسیدارەکەش وەکو پێم وتن لەبەرەوەی کە کەسەکە درک بخۆی ناکە و بە دوای چارەسەر ناگەڕێ. ئەم چەمکە بەڕێزان دوای 20 ساڵ ینی لە ناو گۆڤارە زانستیەکاندا مایەوە و کەمترین کە زانیاری لەبارەوە هەبوو تەنها لە ناو چوارچێوە پسپۆڕێکەدا چ سایکۆلۆجیستەکان بوون چ کۆمەڵناسەکان و سۆسیۆلۆجیستەکان بوون، ینی ئاشنایەتیان بەم چەمکە هەبوو بەڵام خەڵکی ئام ئاشنایەتی نەبوو. یەکێک لەو حاڵەتانەی کە دۆخی لانگویشینگ زۆر بڵاوە کاتەوە پێی دەوترێت دۆخی پاندێمیک ینی واتە دۆخێکی شۆکاوی دۆخێکی نوێی مەترسیدار. بۆ نمونە لە ساڵی 2020 بەدواوە کە پەتای کۆڤید-19 ڕووی کردە جیهان، جەنابتان ئەزانن ئەم دۆخە یعنی تەواوی کۆمەلگاکانی داپۆشی چونکە ژیانی ڕاگرت بەمانای وشە ژیانی ڕاگرت، یعنی لە هەموو ڕوویەکەوە ژیانی پیشەیی ژیانی کۆمەڵایەتی ژیانی خێزانی یعنی وای کردبوو تۆ ترست لە نزیکترین کەسەکانت بێت کە لە تەنیشتن کە بەرکەوتت نەبێ لەگەڵیانە کە یەکیشیان تووشی کۆڤیدەکە بوو ڤایرۆسەکە بوو سجن کرێ لە غورفەیەکدا و نەبێتە هۆکار بۆ کوشتنی ئەوانی تر و بە هەمان شێوە بڵێن نیشانە و ئاماژەکانی بەڕێستانەم و لە بیرتان ماون. بۆیە ئەم حاڵەتی لانگویشینگ زۆر زیادی کرد لە دوای کۆڤید-19 و بەڕاستی ئەم دۆخە لەناو بڵێن کۆمەلگای خۆشمانە کۆمەلگای کوردی بەڕاستی زۆر بڵاو بووە و خەڵک هەستی بە لە دەستدانی مانا کرد بە تەواوی لە ژیانە، ینی ژیانی لە پێش چاو کەوت، ینی ژیان دەڵێن ڕەش بوو لە پێش چاومان و هەستمان کرد ژیان شایەنیەوە نەبوو کە بۆی بژین یا بۆی ژیاین کە زۆر جار دەوترێ مەسن ڤایرۆسێک بتوانێت ئاهامان لێ بکات بە هیلاکمان بەرێ بمان باتە ژوورەوە. بۆیە لە ئاپریلی 2021دا ئادەم گرانت وتارێکی لە نیویۆرک تایمز بڵاو کردەوە بە ناوی There is a name for the blah you are feeling, it is calling languishing. یعنی ئەو دۆخەی کە ئاماژەی بەوە کە ئەو دۆخەی کە ئێمە ئێستا تێدا دەژین لە سەردەمی کۆڤید-19 هەستێکە کە ناوی دەنێن بە لانگویشینگ. بۆیە ئەم وتارە بڵین کاریگەریەکی زۆری هەبوو کە بە زمانێکی سادە نووسرا بوو وای کردم چەمکە لە ناو خەڵکدا زۆر بڵاو بێتەوە و بە پێی نووسراوە زانستیەکان ئاماژە بۆ دەکەن کە لە یەک هەفتەدا 10 ملیۆن کەس وتارەکەیان خوێندەوە و وای کرد کە ئەم بابەتام چەمکە بێتە دیاردەیەکی جیهانی. لەبەرەوە ئێستا لانگویشینگ یەکێکە لە گرنگترین تێگەیشتنەکانی نوێ بۆ تەندروستی دەرونی لە سەردەمی نوێدا. لەوێ باسی چەمکی کۆنتنیۆممان کرد. چی وای کرد کە بەڕێزان ئەم دۆخە ببێتە تێگەیشتنێکی نوێ؟ وەکوتم کۆنتنیۆمی دروستی دەرونی، یعنی ئەمان ئاماژیان بەوە کرد کە دروستی دەرونی نابێ بەو ڕوانگە کۆنە کلاسیکیە تەماشای کرێ کە دوو دۆخە یان نەخۆشی یا ساخی، بەڵکو دروستی دەرونی بریتە لە دۆخێکی هێڵی بەردەوام
بۆ یەک وشەی کۆنتنیۆم لێەوە هاتووە واتە ئیدامەی هەیە. ئیدامەکە لە چییە؟ دەکرێت لە نەخۆشی قورسەوە دەست پێ بکە بۆ سووک، بۆ ناوەند، بۆ باش، بۆ باشتر، بۆ خراپ، بۆ خراپتر و بۆ تەندروستی تەواو، بۆ لانگویشینگ، بۆ ئەف بۆ فلۆریشینگ، ینی گەشانەوە کە ترۆپکی بڵین دروستی دەرونیە، نەک تەنها ئەو دوو دۆخە جیاوازە. ئەمەیەکە یارمەتیمانەکە ئەم تێگەیشتنە بەڕێزان. ئێمە لەسەر هەر کامێک لەم ینی دەتوانین لەسەر هەر شوێنێک لەم هێڵە بمێنینەوە. ینی ئێمە ینی تەنها لەسەر ئەو دوو جەمسەرە نین، زۆر دۆخی تر هەیە لەو نێوەندەدا کە ئێمە تێیداین. ناوەلانگویشینگ ناوەڕاستی ئەم دۆخەیە کە نەنەخۆشی تو لە تەندروستی تەواو. تەمان ئەم تێگەیشتە بۆ گرنگە وتمان چونکە دەری دەخات کە زۆربەی خەڵک لە بارێکی نێواندیدان و باری نێواندیانی چی ینی پێویستی بە یارمەتیە تەنانەت ئەگەر نەخۆشیش نەبین. بەڕێزان یعنی ئێمە کێشەیەکمان هەیە یان زۆر جار دەڵێن قسەیەکەیە دەڵێن نەخۆشەرەوە نییە لە ئیسعافی هاوێت و بیفرێنن بۆ خەستەخانە. لە ڕاستیان نەخۆش زۆر جار لە تەنیشتمانن، زۆر جار خۆمانین، زۆر جار درک بە حاڵەتەکەی خۆمان ناکەین و زۆر جار یان با بڵێن لە دۆخێکداین خەریکین هەنگاو دەنین بۆ خەریکین دەکەوینە ناو دۆخەکەەوە تووشی تێکچوونی تەندروستی دەرونی ببین بەڵام بێ ئاگاین یا بێخەمین. ئەمەیە بابەتەکە یان گرنگجەکە بۆ تێگەیشتن لە لانگویشینگ. ئەوەی کە وەکو باسم کرد تێگەیشتنە هەڵەکەی جاران ئەوەی پێی دەوترێت باینەری مۆدل، واتە مۆدێڵی دوانەیی نەخۆش تەندروستی تەواو، یان ئەوەتان نەخۆشیەکەت هەیە یا هیچت نییە. کێشەیە مۆدێڵە لە چیە بەڕێزانەوەیەکە تەنها دوو هەڵبژاردت هەیە، باری نێوانی نێوان ئەم دوو دۆخە نادیدە دەگرێت بە حسابی بۆ ناکە، هەژماری ناکە و لە ڕاستیشدا وەکو ئامارەکانیش ئاماژەی پێکراون زۆربەی خەڵکیش کێشەکە ئەوەیە لەو نێوەندەدان یعنی بەڵام ناتوانن خۆیان بناسنەوە. یعنی ئێستا گەر هەر یەکێک لە ئێمە کە لەم سیمینارە بەشدارین ڕەنگە نەخۆش نەبین و ڕەنگە تەواویش تەندروست نەبین لە ڕووی دەرونیەوە، بەڵام کێشەکە لەوەیە لەو ناوەڕاستەیە لەم جۆرە مۆدیڵە نازانی تۆ لەکوێی بۆ ئەوەی بەقەت بارستایی و بەقەت قورسایی دۆخەکەت هەنگاو بنێ، ینی هەوڵ بدەیت و داوای پشتیوانی و هاوکار بکەیت. بەڵام مۆدیڵە دروستەکە چییە بەڕێزان؟ بریتە لە هێڵێکی بەردەوام کۆنتنیۆم، ئەوەی کە لە نێوان تەندروستی تەواو لە نێوان نەخۆشی تەواو قورس چەند دۆخێک هەیە و هەزاران دۆخ هەیە و تۆ دەتوانیت لە نێوان ئەم دۆخانەدا بە ئاسانی جوڵە بکەیت، لە لای چەپەوە بچی بۆ لای ڕاست، لە لای ڕاستەوە بیتەوە بۆ لای چەپ، یاواتە لە دۆخی خراپەوە بچی بەرەو دۆخی باش و باشتر و بەرەو لووتکە و ڕەنگە لە دۆخی باشیشەوە بگەڕێتەوە بۆ دۆخی ناوەند و بۆ دۆخی خراپ و خراپتر. بۆیە ئەمە لێرە 5 دۆخم مەسەڵەن لەم سلایدەدا ئاماژە پێ کردووە کە سەرەکیەکانن ئەجینا لە نێوان هەر یەکێک لەم دۆخانەشدا چەندین دۆخی دیکە هەیە کە با بڵێن دەکرێت ئەمەی تێدابین. بۆ نمونە خەمۆکی قورس خراپترین دۆخە، دوای خەمۆکی سووک، دوای دەچینە لانگویشینگ واتە بێهستی و پوچی و بڵێن نێوەندەکە، دوای دەچین بەرەو ئاسایی واتە باش، دوای دەچین بەرەو فلۆریشینگ زۆر باش. ئەم مەبەست لەم کۆنتنیۆمە ئەوەیە بەڕێزان ئێمە یاری دەکەین لەسەر ئەو هێڵە و سابت نین و جێگیر نین و ڕەنگە بڕۆین و بین، ینی هەر یەکێک لە ئێمە ئەگەری زۆری هەیە کە بچێتە ئەو سەری دۆخەکە و بشگەڕێتەوە بۆ ئەم لای دۆخەکە. لێرە من نمونەیەکی با بڵێن میتافۆریم هێناوەتەوە بۆ تێرمۆمیتەر، ینی ئەوەی کە گەرمی پێ و بۆ تێگەشتێکی زیاتر لەم هێڵە لەم کۆنتنیۆمە بەڕێستان نەزانن مەسەڵەن پلەی ساردی و گەرمی ئاو پلە بەندی هەیە، یعنی تۆ ناڵێ ئاوەکە بەس تەنها ساردە یان گەرمە. لە پلەی گەرمی چیمان پێڵێ؟ پلەی ساردیەکە و پلەی گەرمیەکەمان پێ دەڵێ بۆ ئەوی تۆ بزانی چەند ساردە و چەند کەمە. و بەڕاستی ئەمەش بەراوردم کردووە بە دۆخی کۆنتنیۆمی دروستی دەرونیەکە. بۆ نمونە لە خاڵی سفرەوە گەر دەست پێ بکەین خەمۆکی قورس دۆخێکی وەستا و بێجوڵەیە یەکسانە بەچی بەستن، ئەمە لە دۆخی سەرمایە پێی دەڵێن چی؟ بەستووی باشە، ینی دەڵێن سفر پلە ینی تەواو شتەکان دەیبەستێ. ڕێک دۆخی دەرونیش ئاوهایە کە دۆخی خەمۆکی قورسە. دوجار بۆ نمونە بۆ بەرەو 20 پلەی سیلیزی بچین دەگۆڕێ بۆ خەمۆکی سووک،
جوڵە دەست پێ دەکا بەڵام کەم ئینێرژی هەیە بەڵام کەم واتە ساردە بەڵام زۆر سارد نییە کە بتبەستێت دەچینە 37 پلە دۆخی لانگویشینگە ئەگە 37 پلە هەر لە تەندروستی جەستەیشە هە بە دۆخی هاوسەنگە ینی هاوسەنگە جسمی ئینسان لە دۆخی هاوسەنگا 37 پلەیە پلەی گەرمیەکەی لەبەرەوە دۆخێکی ئاساییە بەڵام بێچالاکیە واتە نە ساردە نەگەرمە حرەکەیتیانە لە حەفتا پلە دەگەیتە دۆخێکی ئاسایی و ئاسوودە مەسەرەن گەرم بەڵام ئارام و لە 100 پلە دەگەیتە دۆخی فلۆریشینگ دۆخی کوڵان لە 100 پلە کە ئاو دەکوڵێت لێرەش دۆخی پڕ ئینێرژی دۆخی گەشەکردنی تەواو لە ڕووی سایکۆلۆژیەوە دەست پێ دەکات ئەوە هەر بۆ زیاتر بەرچاوڕوونی و تێگەیشتنی زیاتر لە کۆنتنیۆمەکە ئاماژەی پێکراوە ئەگەر سێرێکی ئەم دایەگرامە بکەن بە ڕێزان ئەم دایەگرامەش نازانم چەند با بڵین دقیق بوومە لە وەرگێڕانی چەمکەکانە بۆ کوردی بەڵام دۆخەکان فلۆریشینگ ستراگلینگ و فلاوندرینگ لەگەڵ لانگویشینگ ئەگەر سیرکەن بەڕێزان ئێمە لە ڕووی کلینیکال سایکۆلۆژیەوە مەبەست ئەوەیە کە هێڵە ستونیەکە و هێڵە ئاسۆیەکە تەمان هێڵە ستونیەکە بریتە لە چوون لە ئاستێکی کەمی مێنتاڵەوە لە ویلبینگەوە بۆ ئاستێکی بەرزی دەروون دروستی یعنی کاتێک تۆ لە لانگویشینگەوە دەتوانی بچی بۆ فلۆریشینگ ئەوەی کە گوڵەکە لە ناو مێشکەکەیەواتە گەشانەوە گەشە سندن لە دۆخی کلینیکاڵیشەوە ئێمە دەتوانین لە لەو مێنتاڵ ئیلنیسەوە بچین بۆ های مێنتاڵ ئیلنیس یان بە پێچەوانەوە ینی دەکرێت لە دۆخێکی کەمی خریان لاوازی نەخۆشیەوە بچین بۆ دۆخێکی بەرز و قورسی نەخۆشی و بە پێچەوانەشەوە بگەڕینەوە بۆ دۆخەکەی تر کاممانە ئەم دایەگرامە بەڕاستی مانا زۆر هەڵەگرێ و گفت و گۆش زۆر هەڵەگرێ بەڵام هەر بۆ ڕوونکردنەوەی زیاتر کە دەتوانن دواتر بۆ خۆتان تەماشای بکەن ئەگەر پێشەوەی باسی ئەوە بکەین کە بۆچی ئەم تێگەیشتنە دوانیە یان ئەم تێگەیشتنە کۆنتنیۆمیە گرنگترە لە دوانەیەەکە پێم خۆش بوو باسی چەند هۆکارێک بکەم بە گشتی کە بۆچی ئێمە دەکەوینە دۆخی لانگویشینگەوە بە خێرایی هەوڵەدەم کە باسی بکەم بۆ ئەوەی کە بتوانم تەختی بابەتەکە بکەم لە کاتەکەیە طبعاً یەکەم نەبوونی ئامانج یان نەبوونی مانا لە ژیان وەکو پێشتر باسم کرد ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە ئێمە دەخاتە دۆخی لانگویشینگەوە خاڵێکی تر لە ڕاستیە لاوازی و دوورکەوتنەوە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان و لە کەسانی خۆشەویست ئیتر ئەو کەسانی کە چ پەیوەندی خوێنین چه هاوڕێ و هاوپۆل و هاوپیشەمانن بەگشتیەوە بەڕێستا نەزانن کە ئێستا خەڵک لە دۆخێکی کۆمەڵایەتی خراپاژی و خەڵک تووشی دۆخێک لە ئەماتوانن پێ بڵین نەمانی ئاسایشی کۆمەڵایەتی بووە و ئەمە بەڵە بەڕاستی بڕیارێکی مطلق نییە من بیدەم یعنی زۆر بەوازحی هەست پێ دەکرێت یعنی خەڵک بۆ نمونە گەیشتۆتە ئاستێک لە پەیوەندی زۆر نزیکەکان لە نیگەرانی و لە قەلەقیدا دەژی کە ئەم دۆخێکی نوێیە بەڕاستی بۆ کۆمەڵگای ئێمە خاڵێکی تر مەسەن وێڵبوون یان ونبوون و بزربوون لە ناو ڕۆتینیاتی ژیانی ڕۆژانە یعنی تر ئەوەی کە قەرار داوە ڕۆتیناتەکان نەگۆڕی یعنی ئیشەکەت بەسەرا هاتووە و مەجبوریت بەڕێکیت و ژیانەکە ئاوهایە و با لە کۆڵ بێتەوە و لە کوێ پچڕا گری دەدەین و ئەم چەمکانە یان زۆر جا پرسیار لە یەکێ دەکەی دەڵێ چۆنی دەڵێ دەژیم یعنی من زۆر جار لە ناو محازەرەکانی ئاماژە بۆ دەکەم یعنی مستەڵەحی دەژیم یعنی تۆ تەنها دەژیت یعنی وەکو هەر گیان لەبەرێکی تر ئێمە دەژین ینی بەس دەخۆین دەخەوین حاجاتە بایۆلۆجیەکان جێبەجێ دەکەین بەڵام ئینسان کائینێکی کۆمەڵایەتی سایکۆلۆژی هەڵچوونیە ئینسان نابێت تەنها بژی ئەوەیە بابەتەکەی ئێمە ئەوەیە قسەی ئێمە ئینسان مرۆڤ دەبێ بزانێت چۆن دەژی یعنی ئەم بابەتە هۆکارن بۆ ئەوەی کە ئێمە ئەم دۆخەزاڵ بێ بەسەرمانە کەمی کۆنتترۆلمان بەسەر ژیانی خۆمانە خاڵێکی تر زیادە ڕۆیی و بزربوونمان لە ناو ژیانی کۆمەڵایەتی مەجازیدا کە ئێمە لێرە ئێستا قسە زۆر هەڵەگرێ دۆخی دیجیتال و سوۆسیال میدیا بەڕاستی کە دۆخێکی خۆشحاڵی کاتی بۆ ئێمە دروستەکە و بەڵام لە ڕاستیدا دۆخێکی حەقیقی واقعی نییە
ناتوانێت جێی پەیوەندی کۆمەڵایەتی ڕاستەقینەکانمان بگرێتەوە. هۆکاری تر کەمی دەستکەوت و پێشکەوتن، یعنی کاتێک ئینسانێک کە لە شوێنێک کار دەکات پێش ناکەوێت دەستکەوتی کەمە و با بڵێن سەر ناکەوێت بۆ قۆناغێکی تر نوێبوونەوە لە شوێنە لە ئیشەکەیدا لە پیشەکەیدا نبینێ. ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە بکەوێتە دۆخی لانگوێشینگەوە و هۆکارێکی زۆر زەق بریتە لە ژینگەی نادڵنیایی یان ژینگەیەکی پڕفشار فشار ئامێز. بۆ نمونەوەکو پێشتر باسم کرد وەکو دۆخی پاندێمیک یان دۆخی مەترسیدار و فشاراوی کە بۆ نمونە کۆڤید-19 یان هەر دۆخێکی تری کۆمەڵایەتیە یان دەشێت ڕووداوێکی سروشتی بێت، باران بێت، لافاو بێت، بوومەلەرزە بێت، سۆنامی بێت کەوا لە ئینسان بکات ئامانج لە ژیان لە دەست بدات. لەبەر چەند هۆکارێک بەڕێزان ئەم دووانەیە گرنگە ینی بگۆڕدرێ بۆ کنتنیۆم. من لێرە ئاماژەم بەوە کردووە یەکەم ڕوونکردنەوەی دۆخی نێوانی، یعنی بۆ نمونە لە کۆندا کەسێک مەسەلەن کەسێک دەڵێ دکتۆر نازانم چیمە، مەسەلەن نە نەخۆشم نە تەندروست، دکتۆری کۆن دەیوت چی؟ کەواتە ئاساییت، مادەم نەخۆشی نە تەندروست کەواتە ئاساییت. بەڵام ئێستا دکتۆری نوێ دەڵێت چی؟ دەڵێت تۆ لەبارێکی لانگویشینگدای، یعنی چی؟ ینی لەسەر کۆنتنیۆمەکەی لە ناوەڕاستی کۆنتنیۆمەکەی لە نێوان نەخۆشی و تەندروستیدا. خاڵی دووەم جوڵاندن لەسەر هێڵەکە ئەگەرە ینی چی؟ ینی بەو مانایی کە مرۆڤ بە ئومێدێکی زیاترەوە لە ژیان بڕوانێ بۆ ئەوەی ئینسان ئەوەندە شۆکاوی لە دۆخی خۆی بابڵی نەڕوانێت، چونکە بەڕێستان نەزانن خەڵک تا ئێستاش کۆمەلگای ئەمە چەند لە نەخۆشی دەرونی دەترسێ، یانی تەنانەت پێعی بەیان نایەوێ شەرمەکات سەردانی پزیشکی دەرونی بکە ئەگەر چی دۆخی دەرونیشی زۆر ماندوو شەکەتە. ئەمەی کە یارمەتیمانەکە ئەم چەمکە ئەوەیە کە پێمانەڵێت تۆ دەتوانی یاری بکەیت لەسەر هێڵەکە، ینی هەم بۆ کەسێک کە لە دۆخێکی خراپە ئومێد دەبەخشێت کە بەرەو باشبوون بڕات و دەست بە یارمەتیدانی خۆی بکە و بەرەو ژیانێکی واتادار بڕوە، هەمیش بۆ کەسێک کە لە ژیانێکی واتادارایە و کە پێی دەڵێن گەشاوە و فلۆریشینگ وڵبینگ ئاگای لە خۆی بێت، چونکە ڕەنگە لە دەرفەتێکدا لە شوێنێکدا لە دەستی بدات. خاڵی سێەم کە زۆر گرنگە ئەم کۆنتنیۆمە و ڕەتکردنەوەی ئەم با بڵێن دوانەیە لە دابشکردنە خۆپاراستنە، چونکە جەنابتان نەزانن ینی ئەوەیەکی یاسایەکی تەندروستی هەیە هەمیشاوترێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن، کەواتە خۆپاراستن و پێشگرتن لە دۆخەکە زۆر باشترە لەوەی کە تۆ بکەویتە ناو دۆخە نەخۆشیەکەەوە و داوای چارەسەر بکەیت. بۆچی؟ چونکە ئەگەر وتمان ئەگەر تۆ بڵێ کەسەکە تەندروستە، دوای تەندروست چییە؟ یەکسەر نەخۆشە. ئەو کەسێک کە کەوتە دۆخی نەخۆشیەوە درنگە بۆ چارەسەر، درنگە بۆ فریاکەوتن، درنگە بۆ یارمەتیدان. بەڵام ئەگەر بین تەماشا بکەین لە مۆدێڵی کۆنتنیۆمەکەیە، یعنی ئەگەر کەسەکە لە لانگویشینگدا بێ دەتوانین لێرەدا یارمەتیدان زۆر زووە و ئاسانە، ینی یەک پایەیەک لە خواردۆخی ئاساییەوەیە و یەک پایە لە سەروی خەمۆکی سووکەوەیە، بۆیە دەتوانێت باشتر فریای خۆی کەوێ و بۆ بەڕاستی بۆ ئەوەکانی دیکەش بە هەمان شێوە هەر دروستە، یعنی تۆ مەبەستم ئەوەیە کە لە هەر شوێنێک بی دەزانی لەکوێی و دەتوانی زووتر بە فریای خۆت بکەوی و هەوڵدەی ئەو دۆخە تێپەڕێنێ. بەڕێزان ئەوەی کە لە دوای کۆڤید-19 و ئەو ساڵانەی کە هات، من لێرە ڕیزبەندیەکەم بە پێی ئامار بۆ کردوون، چونکە زۆر گرینگە لە بابەتی زانستیدا ئاماژە بە ئامار و توێژینەوەی زانستی بکرێ لە ڕاستیە. لە ساڵی 2018 حاڵەتی فلۆریشینگ ینی کەم بووە بۆ حاڵەتی گەشەکردن هەبوو، خۆشحاڵی مەسەلەن مانە لە ژیان، دڵنیایی لە کار، داهێنان، نوێگەری، خۆشویستنی کار. بەڵام حاڵەتەکە هێواش لە ساڵی 2019 کەم بۆتەوە، بەڵام هێشتا باشە. چی بووە؟ مەسەلەن زۆربەی کات باشە، هەندێک ڕۆژ باشی و هەندێک ڕۆژ خراپی، نسبەکە لە 100%ەوە بۆ تا 175. لە ساڵی 2020
کە دەستپێکی کۆڤید-19 و دەستپێکی لاگوێشینگیشە چی سەری هەڵدا کەمبوونەوەی خولیا، یعنی حەز و ئارەزوو و چێژوەرگرتن لە ژیان، ئەوەی کە وتمان نەباشم نەخراپم، ڕێک دۆخەکە 150ە لە ڕووی ئاماریەوە. ساڵی 2021 کەسەکان یان مرۆڤ بەگشتی گەیشتە دۆخی لاگوێشینگی تەواو کە بریتە لە بێمانایی بی ئێنێرژی و ئۆتۆپایلۆت مۆد. واتە ئۆتۆپایلۆت مۆد زۆر شەرحمان کرد پێشتر، یعنی ژیانێکی ڕۆبۆتانە، ینی مۆدێلێک لە ژیان کە وەکو ئامێرێک وەکو ڕۆبۆتێک هەڵدەستی و دانیشی و بەبێ ئەوەی چێش لە چۆنیەتی ژیان وەرگری. بۆیە بۆ ساڵی 2022 مەترسی خەمۆکی زیاتر بوو و ئەگەر یارمەتی نەدرێت کەسەکە زیاتر ئەگەری هەیە کە بکەوێتە دۆخی خەمۆکیەوە. ئەوەی کە لێرە بەپێی ئەم با بڵێن پۆلیۆن بەندیە لێرە ئاماژەم پێ کردووە وەکو خاڵێکی گرنگ، ئەوەیە کە ئەم پلە بەندیە بەڕێزان دەکرا ئەگەر پێشتر هەستی پێ بکرێ بزانرێ لە ڕاستیە زووتر لە هەر قۆناغێک لەو قۆناغانەدا بوەستێنرایە. باشە یان دەکرێت ئێستاش مەسەڵەن ئەگەر هەر کەسێک لەو دۆخە نێوەندیە یا سەرووی دۆخی نێوەندیش بێت هەوڵدرێ یارمەتی بکرێ و نەهێڵدرێ با بڵێن بگاتە ئەو دۆخە مەترسیدارەی کە دۆخی نەخۆشیە و شڵەژان و دیسئۆردەرە. بەڵام لە مۆدیلی کۆنات و نەدەتوانی وەکو وتم یانەوە تا کەسەکە هەتا وەکو نەبورێتەوە، هەتا وەکو تووشی نیشانەکانی خەمۆکی و دڵەڕاوچیە و با بڵێن هیستریا و شیزۆفرینیا و جۆرەکانی تری نەخۆشی دەرونی و عەقڵی نەبوایە کەس نەیدەزانی تۆ کێشەت هەیە و کەس بە فریاد نەدەکەوت یان خۆشت بە فریای خۆت نەدەکەوتی، بەڵام لەم دۆخەیە دەتوانیت لە هەر شوێنێک بوەستیت. کۆمەڵێک بۆچوونی باو هەیە یان پرسیاری باو دەربارەی ئەم حاڵەتە کە ڕەنگە لای بەڕێستان دروست بێ یان دروست بوو بێت، ئەوەیە کە دەوتری ئەگەر کۆنتنیۆمە ئایا نەخۆشی دەرونی بوونی نییە؟ ئەمە مانای ئەوە نییە نەخۆشی دەرونی بوونی نییە بەڕێزان. ئەمەی کە ئێمە دەڵێن کۆنتنیۆمی تەندروستی دەرونی واتە لە نەخۆشی دەرونیەوە بۆ تەواو کەسێکی تەندروست لە ڕووی دەرونیەوە پۆلێنبەندیەک هەیە، دابەشبوونێک هەیە، بەڵام ئێمە نەخۆشی دەرونیشمان هەیە و نەخۆشی عەقلیشمان هەیە و نەخۆشی زۆر قورسی دەرونیشمان هەیە کە لێرە من مەسەن ئاماژەمان پێ کردووە بۆ نمونە خەمۆکی کلینیکی، دڵەڕاوچەی گشتی، بایپۆلەر، شیزۆفرینیا، ئەمانە هەموو نەخۆشی دەرونی و عەقلین. بەڵام کەسێک کە نەخۆشی نییە، ئەوە قسەکەی ئێمەیە و مابەتەکەی ئێمەیە، دەتوانێت لە شوێنێکی جیاواز لەسەر ئەم کۆنتنیۆمە خۆی ببینێتەوە ئەگەر تەندروستیش نەبێت. زۆر جار دەوترێ ئایا من دەتوانم لە لاگوێشینگەوە بگەڕێمەوە بۆ فلۆریشینگ، یعنی ئەگەر لە دۆخی نێوەندیەوە دەتوانم بچم بۆ دۆخی گەشانەوە و ژیانێکی پڕواتە؟ بەڵێ بێگومان تەواو ئەگەر لە بەردەممانە کراوەیە بە کۆمەڵێک تەکنیک کە ئیشەڵا هەوڵەدەین هەر لەم سیمینارەیە باسیکەین و پێچەوانەکەشی ڕاستە بەڕێزان. بەڵام ئەگەر تۆ لە لاگوێشینگەوە ینی هەوڵ دەین یارمەتی خۆمان بدەین، دەتوانین بچین بۆ دۆخی ئاسایی بە کاتەرخانکردن بۆ خۆمان بە دوو قۆناغ دەچینە حاڵەتی فلۆریشینگ، حاڵەتی گەشانەوە و ژیان و مانای ژیانی ڕاستەقینە. زۆر جار دەوترێ ئایا چەند کات دەخایەنێ بۆ جوڵان، یعنی بەسەرەن ئەگەر من بمەوێ لە نێوان ئەو دۆخەدا بجوڵێم چەند کاتی دەوێت بەپێی ئەو توێژینەوانەی کراون بەڕێزان لە حاڵەتی لانگویشینگ بۆ دۆخی ئاسایی لە نێوان 6 بۆ 12 هەفتە دەخایەنێت و لە دۆخی ئاسایی بۆ دۆخی فلۆریشینگ لە نێوان 3 بۆ 6 مانگ دەخایەنێت. کەواتە ئەگەر سیرکەین یعنی ئێمە بە کۆی هەردوو لیڤڵەکە دەتوانین بە کەمتر لە ساڵێک لە دۆخی لانگویشینگەوە بچین بۆ دۆخی فلۆریشینگ، واتە لە دۆخی بێهەستی و بێمانایی و لە دەستدانی واتا و پوچیەتی ژیانەوە بچین بۆ دۆخی پڕواتە لە ژیان و چێژوەرگرتن لە ژیان. بەڵام ئەم هاتوچۆیە یان زۆر جار ئەم پرسیارە دەکرێت ئەم هاتوچوونە لە نێوان لانگویشینگ بۆ دۆخی ئاسایی بۆ گەشانەوە و فلۆریشینگ بە سێ حاڵەتەوە بەستراوەتەوە. یەکەم ئاستی لانگویشینگ، ینی کەسەکە لە چ ئاستێکی
یعنی ئەمە ڕاستە بە شێوە ئاسۆیەکە پۆننبندیمان کرد، بەڵام ئەگەر لانگویشنگ بە شێوەیەکی ستونی پلەبندی بکەین، لە ناو لانگویشنگدا ئاست هەیە، لە ناو خەمۆکیدا ئاست هەیە، لە ناو فلۆریشنگ لە ناو واتای ژیانە ئاست هەیە، واتە دەکرێت تۆ لە ئاستێکی سووک و ناوەند و بەرز دابیت. بۆیە ئاستی لانگویشینەکە کاریگەری هەیە لەسەر بڕی ئەو کاتەی دەتەوێت و پشتگیری کەسانی چواردەورت و ئەو هەنگاوانەی کە دەیگریتە بەر نەوعی هەنگاوەکان ڕۆڵیان زۆرە بۆ ئەو حاڵەتە. کەواتە ئەم ڕوانگەیە کە ڕوانگەی با بڵێن دەروونزانی ئەرێنیە کە پۆزتیڤ سایکۆلۆژیە، ئەوەیە کەوتمان تەندروستی دەرونی بۆ گۆڕین بۆ کۆنتنیۆم بۆ بەردەوامی لە نێوان هەر سێ حاڵەتەکە، چ لە نەخۆشی دەرونی بەرەو لانگویشنگ، لە لانگویشنگ بۆ فلۆریشنگ. ئەگەر سێری چێ و سلایدەش بکەن ببینن یعنی سەهمەکە بە دوو ئاراستە، هەرچەندە بوو لە خواری سەر و خوار و یەکتر بوونایە، بەڵام بەرامبەر یەکدامناون. یعنی لە نەخۆشی دەرونی دەکرێت ئێمە بچین بۆ لانگویشنگ و لە لانگویشنگیش بگەڕینەوە بۆ نەخۆشی دەرونی، واتە لە بێهەستیەوە بگەڕینەوە بۆ خەمۆکی، لە دڵەڕاوچیەوە بچین بۆ بێهەستی و بۆ عکسەکەشی تەواوە، ینی دەتوانین لە لانگویشنگەوە بەرەو گەشەکردن و بژانەوە و ژیانەوە بچین کە فلۆریشنگە و پێچەوانەکەشی هەر ڕاستە. لەم مۆدێلە نوێدا بەڕێزان سێ پێکهاتەی سەرەکی هەیە، واتە ئەم مۆدێلی کۆنتنیۆما کە لە لانگویشنگ پێی دەناسرێتەوە و بەهۆی دابەزینی ئاستی کوالیتی و با بڵێن چۆنیەتی ژیان لەم سێ ڕەهەندەیە تۆ دەتوانیت ئاستی لانگویشنگی خۆت یان خۆمان دیاری بکەین. یەکەم خۆشگوزەرانی هەڵچوونی یان سۆزداری ئیمۆشنال وێلبینگ. بۆ نمونە کەمبوونەوەی دڵخۆشیەکانمان، خۆشحاڵیەکانمان، یعنی ئەمە یەکێکە لە ئاماژە زۆر گرنگەکان تاوەکو هەست بەوە بکەین کە ئێمە با بڵێن لە چه ئاستێکی لانگویشنگ داین و چەند رازین لە ژیان، ئەتوانین پێوانەی ڕازیبوونی خۆمان لە ژیان بکەین، هەستی ئەرێنیمان بەرامبەر بە شتەکان، لەزەت و چێژمان بەرامبەر بە شتەکان، ئایا ئەو کەفوکوڵەی بۆ ژیان و بۆ لەحزاتی ژیان و بۆ چرکە ساتەکانی ژیان هەمانە ماومانە یان گۆڕانکاری بەسەردا هاتووە. دووەم خۆشگوزەرانی دەرونی سایکۆلۆجیکال وێلبینگ، بۆ نمونە دابەزینی ئاستی قبولکردنی خود، خۆ قبولکردنمان، مەسەلەن چەند لە خۆت ڕازیت، چەند خۆت قبوڵە، ڕێژەکەی ینی یارمەتیمانەکە بۆ تێگەیشتن لەوەی کە چەند لە لانگویشنگ داین. گەشەی کەسیمان، ینی چەند گرنگی و بایەخ بە خۆمان دەدەین بۆ گەشە سەندن لە هەموو ڕۆکانەوە، لە ڕووی پیشەیەوە، لە ڕووی کەسیەتیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، واتای ژیان، چۆن دەڕوانی نەمانای ژیان، ئەمەی کە ڤیکتۆر فرانکڵ باسی دەکات، ئایا چەند مانای ژیانمان لە دەستداوە، لە فەراغی ژیاندا دەژین، ینی ئەوەی پێی دەڵێن فەراغی وجودی، کۆنتترۆلکردنی ژینگە و خۆ بەڕێوەبردن، ینی ئەمانە ئاماژەن بۆ ئەوەی کەسەکە لە ڕووی سایکۆلۆژیەوە چەند ئاستی خۆشگوزەرانی دەرونی تێدایە و پەیوەندی ئەرێنی، واتە پەیوەندیمان لەگەڵ ئەوانی تردا، یعنی کاتێک کەسێک تێدەگات مەسەلەن پەیوەندی کۆمەڵایەتیەکانی بەرەو لاوازبوون و لاوازبوون و لاوازبوون و نەمان و خراپبوون و خراپتربوون دەچێ، دەبێت لەوە تێبگا کە هەمووی خەتای خەڵکی نییە، ینی خەتای ئەوانی تر نییە، دەبێت ئێمە بە خۆماندا بچینەوە یان ڕاجعی خۆمان بکەین. خاڵی جیم خۆشگوزەرانی کۆمەڵایەتی کە سۆشیال وێلبینگە خۆی دەبینێتەوە لە کەمبوونەوەی یەکگرتنی کۆمەڵایەتی، واتە پێکەوە بەستووی کۆمەڵایەتی، بەشداری کۆمەڵایەتی، واتە چالاکی کۆمەڵایەتیەکان، پێکەوە ژیانی کۆمەڵایەتی، قبولکردنی کۆمەڵایەتی یەکتر، گرنگجیدان بە بایەخ بە هاو نۆرم و پێوەرە کۆمەڵایەتیەکان. ئەم سێ ڕەهەندە بەڕێزان ئەمە نوێترین مۆدێڵەکان کە ینی ئەو سێ بوعدەن کە لە ڕاستیدا لە ئێستادا کراوە بە پێوەریش بە ناوی مێنتاڵ هێڵث کۆنتنیۆم و دەتوانرێ هەر یەکێک لە ئێمە پێوانی ئاستی لانگویشنگی خۆی بە پێی ئەم سێ بوارە لەم سێ لایەنەدا بکات و بزانێت لە چ دۆخێکی لانگویشنگ داین. بە زمانێکی گشتی و سادە بڵێنەوە کەواتە دەتوانین بڵێن لانگویشنگ مەگۆکوتمان حکم نییە بەسەر خەڵکا بیدەین، بارێکی دەرونیە کە تێیدا ئێمە نەباشین نەخراپین
و هەست دەکەی لە ناو دۆخێکی بزرا و تەمومژاوی و نادیاردا دەژیت سوڕانەوەیە بە دەوری بازنەیەکی بۆشدا بە شێوەیەکی عالی و میکانێکی بەبێ هۆش ژیان دەکەیت وەکوتم ئەوەیە کە ماناومە بەست لە ژیانت نبینیتەوە ڕۆبۆت ئاسا دەژیت و کارەکان ئەنجام دەدەیت بەبێ ئەوەی لەزەت لە چرکەساتی ئەنجامدانی کارەکان بە لەزەتەوە بە چێژەوە بە ئامانجەوە کارەکان ئەنجام بدەیت یان هەست بە چێژ و خۆشی پێی لە ئەنجامدانی ئەو کارانە ئامارە جیهانیەکان بەڕێزان چیمان پێ دەڵێن لە توێژینەوەکانی نێوان 2002 بۆ 2020 کلایەن کۆریکی کرکراوە دەرکەوتووە 140 بۆ 50% خەڵک لە بەگشتی لەباری لانگویشینگ داین کە وەکوتم لەسەر ئەو ژمارەی کە ئەنجامیشی دابوو 56.6% خەڵک لە ئەمریکا لە دۆخی لانگویشینگ دابوون بەڕێزانەمە ڕێژەیەکی زۆر بەرزە و شایەنی ئەوەیە کە هەڵوێستەی لەسەر بکرێ و توێژینەوەی لەسەر بکرێ لە کۆمەڵگاکانی تریشە باری گەشەکردن و فلۆریشینگ 20 بۆ 30% خەڵکی لەو نێوەندەدایە و باری خەمۆکی و لە ڕاوچەی کلینیکی لە نێوان 15 بۆ 20% و دۆخە تایبەتەکانی تریش لە نێوان 10 بۆ 15% خۆی دەبینێتەوە بەڵام بەڕێزان دوای کۆڤید-19 ینی ئاماژەکان و ئامارەکان بەرەو زیادبوون چون هەر لە کۆنتنیۆمەکەش وەکو ئاماژەم پێکرد لە دوای کۆڤید-19 ڕێژەی لانگویشینگ بەرز بۆتەوە بۆ 55 بۆ 65% بە تایبەتیش لە نێو شێدا زۆر بڵاوە لە نێو گەنجاندا لە تەمەەن 18 بۆ 29 ساڵ کە ئەمە مەترسیدارترین با بڵین تایبەتمەندی لانگویشینگە کە جیلی یان تەمەنی گەنجی دەگرێتەوە تەمەنی پڕ ئینێرژی و پڕوزە و سەرەتای دەستپێکی ژیان و ئامانج و پیشە کە 170 کەسەکان لە تەمەنی گەنجێتیدان لە 168 کارمەندانی تەندروستی تووشی ئەم دۆخە دەبن و لە ناو مامۆستایان و کەسە ئەکادیمیەکەکاندا لە نێوان 160 بۆ 65%. ئەگەر ببینن بەڕێزان ئەو کەسانشی کە ینی هەم کارمەندانی تەندروستی هەم مامۆستایان و ئەکادیمیان دوو پیشەی زۆر حساس و زۆر هەستیار و گرنگن کە زۆرترین ڕێژە لەوان تووشی ئەم دۆخە بوونە مەترسیەکان چین ینی بە شێوەیەکی گشتی لەسەر با بڵێن کۆمەلگا و خەڵک بەگشتی ئەوەیە لە ڕووی تەندروستیەوە بۆ نمونە ئامارەکان یان توێژینەوەکان پێمان ئەڵێن 3 بۆ پوینت نیو ینی 3.9 جار زیاتر کەسەکە مەترسی خەمۆکی لەسرە 2.8 جار زیاتر مەترسی توشبوونت بە نەخۆشی دڵ بۆ زیادەکە و هۆکارێکە بۆ کەمبوونەوەی سیستەمی بەرگری و مەناعی لەش ئەمە ئەم سێ حاڵەتە طبعاً بەپی ئامارەکان ئەگەر بەڕێستان سێرش بکەن و بە هەر کەسێکی پزیشکیش و با بڵێن کەسێکی شارەزا لە ڕووی تەندروستیەوە چ جەستەی چ دەرونی ئەمە پێی بڵێن ئەمە ئاماژەیەکی مەترسیدارە بۆ ئەوەی کە تێبگەین لانگویشینگ ینی دۆخێکی مەترسیدارە دۆخێک نییە ینی دڵت پێی خۆش بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەمبوونەوەی 140 لە بەرهەمهێنان واتە لە لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتی و کشانەوە و دوورکەوتنەوە 160 کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی داهێنان لەسەر نوێگەری لەسەر تازەگەری لە ئیش و کار و لە بەرەو پێشبردننی شتی نوێدا و 135 کاریگەری هەیە لەسەر زیادبوونی ڕێژەی جێهێشتنی کار بە جێهێشتنی پیشە لەلایەن کەسە جیاوازەکانەوە لە ڕووی ئابوووریەوە خەسارەتێکی ئابووری گەورەی تەمان لەسەر ئاستی جیهان لە بەرەوەی کە وەکوتم پیشە جیاوازەکان دەگرێتەوە دەرکەوتووە کە زیانی 300 بۆ 400 ملیار دلار لە ڕووی ئابوووریەوە لە جیهان داوە بە پێی توێژینەوەیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ئەنجامی داوە دکتۆر بابەتەکە زۆر گرنگە بەڵام کاتەکەمان وا بەرەو تەواوبوون دەچێت ئەوە نزیکەی 50 دقەیە بەڵام ئەگەر بتوانانی لە 3-4 دقەیەکی تر بابەتەکان تاوکە ئەگەر ئەوەی ماوە ڕەبتیکەی لەگەڵ پرسیار و سەرنجی بەشداربووان فەرمووی زۆر باشە دکتۆر گیان وڵات تەنها ڕێگە چارە و شێوازەکانی مامەڵەکردن ماوە وڵاوە گرنگە ئەگەر بتوانانی 3 دقەیەکی چەندێک باسی بکەی زۆر باشە بە خێرایی ئاماژەی پێکەم چونکە ڕەنگە هەم ببێتە پرسیاریش دوجار هەر قەمە بێ قسەی لەسەرکەین بەڕێزانەوەی کە ماوە بۆ ئەوەی کە لە کاتەکە سوود وەرگین ئەوەیە کە
کەواتە چی بکەین یان ڕێگە چارەکان چین یان پلانی مامەڵەکردن و شێوازی ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە چییە؟ طبعاً میکانزم و استراتیژ و با بڵێن ڕێگای جۆرا و جۆر هەیە. بەڵام لە ڕاستیە من بەپێی خبرەی خۆم و بەپێی با بڵێن تێگەیشتنم لە بابەتەکە و گەڕانم سێرچکردنم لەگەڵ بابەتەکە چەند با بڵێن ڕێگە چارە و پلانێکم هێناوە کە کاریگەریان لەسەر دۆخی لانگویشینگ هەیە، چونکە ئیش لەسەر بەڕێستان نەزانن یعنی من باسی هۆکارەکانم کرد. عادەتەن ڕوبەڕووبوونەوەی هەر دۆخێک بریتە لە ڕێگریکردن لە هۆکارەکان، کەواتە ئەم تەکنیکانە یارمەتیمانەدا بۆ ئەوەی کە کاریگەری هۆکارەکان نەهێڵین. یەکەم دروستکردنی دۆخی فلۆ یان دۆخی لێهاتووی کارامەیی کۆمەڵایەتی کۆمەلگەی. ئەمە چییە بەڕێزان؟ دۆخێکی تەواو ئەوەیە کە خۆت سەرقاڵکەی بە کارێکەوە وا لە خۆت بکەی کە کاتت لەبیر بچێت، یعنی ئەوەندە مەشغوڵ بی بە کارێکەوە کە خۆت کات لەبیر بکەی. بۆ نمونە چی بکەین مەسەرەن بۆ چۆنەتی جێبەجێکردن کارێک هەڵبژێری زۆر ئاسان نەبێ، ینی بە فشەوە ئەنجام بدرێ، ینی جوهد و تاقەیەکی بوێ و زۆر قورسیش نەبێت تووشی بێ ئومێدیت کاتێک دیاری بکەی بۆ ئەو کارێک کە حەزمان لێتی، مەسەرەن بۆ نمونە نیوەڕۆسی خولەک ئێوارە مەسەرەن 20 خولەک و دوورکەوتنەوە لە فاکتەرە ڕاکێشەرەکان بۆ نمونە مۆبایل یان دەنگەکان مەبەسمان لە گۆرانی و ئەو شتانن کە دۆپامینی کاتی بە ئینسان دەڕێژن و دایانخەنە ناو دۆخێکی مەجازیەوە. بۆ نمونە ئەگەر حەزت لە هەر شتێکە مەسەرەن نیگار کێشانە یان هەر هوەرێکی تر کە خۆت چێژی لێوەرەگری ڕۆژانە هەوڵ دەیت سەعاتێک 45 دقە تەرخانکەی بووی شتێکی زۆر باشە بێ. تاوان من تەکنیکەکانی شەمووی بە توێژینەوەی زانستی پشتڕاستم کردێتەوە، بەڵام بۆی زۆر درێژ نەبکەوێتەوە ئاماژەم بەس بە تەنها بە نەتایجی توێژینەوەکان داوە. بەڵگەی زانستی شەیە کە کەمکردنەوەی لە ڕاوچیەوەی ینی ئەم تەکنیکە دەبێتە هۆی کەمکردنەوەی لە ڕاوچیە و زۆربوونی ڕەزامەندی ئینسان لە ژیان و ئەو توێژینەوانەی لەسەر نیۆرۆساینس کراون ئەوە دیشان دەدەن کە ئەم حاڵەتە یارمەتیمانەکە کە خانەکانی پریفرۆنتال کۆرتێکس کەمتر چالاک بن. تاوان ئەم خانانە یارمەتی ئینسانەدا بۆ مانەوەی نیۆرۆنەکان دەمارەکان بە چالاکی بە خەزمکردنی زانیاریەکان لە یادگەردا. خاڵی دووەم دانانی ئامانجی بچووک مایکرۆگۆڵس، ینی ئەوەی کە ئامانجی بچووک دابنیت نەتایجەکەی لە ڕاستیە لە ڕووی سایکۆلۆژیەوە زۆر سەرسوڕهێنەرە. بۆچی؟ چونکە بنەمای زانستیەکەی ئەوەیە سیستەمی پاداشتی مێشک دۆپامین بەرز دەبێتەوە کاتێک کە ئامانجی بچووک دەکەیت و ئەنجامی دەگەی. و یەکێک لە لێکۆڵینەوەکان کە لە زانکۆی سانفۆرد ئەنجام درراوە دەری خستووە کە دابشکردنی ئامانجە گەورەکان بۆ هەنگاوی بچووک ڕێژەی سەرکەوتن بۆ لە 142 زیاد دەکات. استراتیژەکە لێرە ئاماژەم پێ کردووە مەسا ئامانجەکەت یان کارەکەت ئیشەکەت دابشکە بۆ هەنگاوی بچووک هەموو ڕۆژێک یەک شتی بچووک ئەنجام بدە، پاشان ئاور دەرەوە لە سەرکەوتنە بچووکەکان، ینی کاتێک کە تۆ تەماشا دەکەی ئەگەر هەنگاوی بچووکی شت ناوە بەس کە سێری دواوەی خۆت دەکەی ومێدت بەرز دەبێتەوە. ینی بۆ نمونە لە جیاتی ئەوەی بڵێ منەمەوێت زۆر جار خۆمان بەعام ئەم بڕیارانە هەدەین بە سەرکەوتو نابین، ینی مەسەڵەن دەمەوێت باز لە جگەرە کێشان بێنم بە قەتعی تۆ ناتوانانی یان زەحمەتە بە ئاسانی بتانی کەمی کەرەوە، ینی ڕۆژ یەکەم بۆ نمونە بیکە 10 بیکە 5 بیکە 4 هەتا یان دەتەوێت تەندروست بژیت یەکسەر قەراری خواردن و هەموو شتێک بەیەکەوە ناتوانانی بدەیت، بەڵام هەوڵدە ڕۆژانە لە بری ئەمە 10 خولەک پیاسە بکەی، ینی بۆ ماوەی مانجێک ئەمە بکەی ئەتو کە سەیری خۆتەکەی دەتوانانی شتێک زیاد ینی شتێکت زیاد کردووە دەتەوێت ئەڵێ من ئیتر کتێب دەخوێنمەوە، یەکسەر بڕیاری ئەوە ناتوانانی بدەیت بڵێ کەواتە هەموو شوێک کتێبێکە خوێنمەوە، تۆ هەموو شوێک 5 لاپەڕە بخوێنەوە 10 لاپەڕە بخوێنەوە بۆی کە بتانی هەز بکەی کە کاری گەورەتریشت پێ دەکرێت. خاڵێکی تر پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر گرنگە بەڕێزان، تەنهایی یەکێک لە گەورەترین لە سەرەکیترین هۆکارە سەرەکیەکانی لانگویشینگە، لەبەرەوە حاڵەتی لانگویشینگ لە لای خۆمان لە کۆمەلگای شەرقی تا ڕادەیە کەمتر بووە لە غەرب چونکە ئەوان زیاتر لە تەنهایی دادەژین. بەڵگە زانستیەکان چین توێژینەوەکان سەلماندویانە کە پەیوەندی باشەکان گرنگترین هۆکاری دڵخۆشی و تەمەنی درێژن و دەرکەوتووە تەنهایی مەترسی نەخۆشی دڵ 129 زیاد دەکات. بۆ مرۆڤ لە ناو پەیوەندی کۆمەڵایەتەکانە
بەرگری جستەی سیستەمی بەرگری بەهێزتر دەبێ و ڕێژەی مردن لە 150 کەم دەکاتەوە. ئیتر لێرە ئەماژەم بە زۆر شت کردووەکو پەیوەندی کۆمەڵایەتی دەکرێت هەر بە ڕێزێک بە پێی توانای خۆی و گونجانی خۆی ئیشی لەسەر بکات و با بڵێن ئەنجامی بدات. یەکێکی تر لەو خاڵانە کە زۆر گرینگە سوپاسگوزاری، ینی تەطبیقکردنی سوپاسگوزاری بە ڕێزان. زۆر گرینگە ئینسان ئەوەندە تەرکیزی لەسەر ئەو شتانە نەبێت کە نیەتی، گرنگترە ئەوەیە کە تەماشای ئەو شتانە بکە کە هەیەی. خۆی لە ڕاستی ئەم قسانە زۆر جار ینی لە ناو کۆمەلگای ئێمە بە زمانێکی ئامیش دەوترێ، ینی مرۆڤ هەمیشە تەماشای خوار خۆیەوە بکە نەک تەماشای سەروی خۆی بکە. لە ڕاستی دامە فەلسفەیەکی دەرونی زۆر گەورە لە پشتیەوەیەتی. مرۆڤ زۆر شتی هەیە بەڕێزان سوپاسگوزاری بکات. و لێ کۆڵینەوەکانیش ئەوەیان سەلماندووە کە سوپاسگوزاری دەرونی بەرامبەر بەو شتانی کە هەمانن فاکتەرن بۆ زیادبوونی هۆرمۆنی دۆپامین و سیرۆتۆنین کە هەردووچان هۆرمۆنی خۆشببختی و خۆشحاڵی ئینسانن و خەمۆکی کەم دەکەنەوە و سیستەمی خەوی مرۆڤ باش دەکەن. زۆر شتەن زۆر سادەن، ینی مەسەڵەن مەرج نییە شتی گەورە ئیلا شتی گەورەت هەبێ یان شتی گەورە ئەنجام بدەیت سوپاسی خۆت بکەیت. دەشێ شتێکی زۆر بچووک و سادەش بێ سوپاسی خۆت بکەیت یان سوپاسی خوا بکەیت کە ئەو شتانەی پێداویت. بۆ نمونە مەسەڵەن دەتوانی زۆر بە سادەی من لێرە چەند نمونەیەکم بۆ نووسیون. مەسەڵەن دەتوانیت ئەمڕۆ کەش و هەوا خۆش بوو، ینی پێشەوەی بخەوی ئەم ئیعازە بە خۆت بدە. یان مەسەڵەن ئەمڕۆ توانیم هاوڕێکانم بە پێکەنین بێنم، ئەمڕۆ خواردنێکی خۆشم خوارد، ئەمڕۆ پیاسەیەکم کرد، ئەمڕۆ یارمەتی کەسێکمدا. بەو شێوەیە خاڵێکی پێنجەم چالاکی مەبەستدار زۆر گرینگە بەڕێزان. بۆچی؟ چونکە هەستکردن بەمانە لە ژیاندا دەگەڕێنێتەوە و هەستکردن بەماناش خاڵێکی زۆر گرینگە لە ژیان بۆ ئەوەی کە ئێمە زاڵ بین بەسەر کۆسپ و لەمپەرەکانە بەسەر ئەو ئاستەنگ و ناخۆشیانەی دێنە بەردەممان وەتیان پەڕێنین و دەرکەوتووە کە چالاکی مەبەستدار مەترسی زەهایمەر بۆ 150 کەم دەکاتەوە، وا دەکات کە ئێمە زیاتر بژین. چۆن دەتوانین مەسەڵەن چالاکی بەهادار ئەنجام بدەین؟ کارێک بکەین کە بەهای هەبێ بۆ خەڵکانی تر، چالاکی خۆبەخشانە ئەنجام بدەیت، فێرکردنی کەسێک یان هاوکاریکردنی کەسێک. ینی من ئەمە نەکەم یان بە منەت بەسەر بە ڕێستانەوە، ینی بۆ نمونە کاکتۆری ژاماژەی پێکرد لە کاتی پرسەرقاڵی و پڕئیشی و با بڵێن مەشغەڵەتی ئیش و کارە پێشکەشکردنی سیمینارێک ڕاستە کاتژمێرێک لە من دەگرێت، بەڵام ئومێدێکی زۆر بە من دەبەخشێ کە من ئەگەر بتوانم بۆ نمونە هاوکاری خۆم و کەسێکی نزیکیان یەک مرۆڤی دیکە بم، ئەمانە ئامانجی من بە بچووک دەڵێن بچووکن، بەڵام کاریگەری گەوریان لەسەر دۆخی دەرونیمان هەیە. بە پێڕۆیشتن و وەرزشکردن بەڕێزان ئەمە ئیتر ڕەنگە زۆربەتان ئاشنایەتیتان هەبێ و شتان لەسەر خوێندوتەوە کە هۆرمۆنەکانی خۆشببختی بە تایبەتی ئیندرۆفین بەهۆی وەرزشکردن و بە پێڕۆشتنەوە هەیە، کاریگەری لەسەری هەیەەوە. کۆرتیزۆڵ کەم دەکاتەوە کە فشاری زۆر هۆرمۆنی کۆرتیزۆڵ زیاد دەکات کە ئەوە یەکێکە لەو دۆخانەی کە خەڵکی ئێستا زۆر کەم هەستی پێ دەکەن. بەڕاستی بۆیە لە پلانی ئیشەکە چی ئەوەیە کە هەوڵدەین لە ڕۆژێکە حەسەب توانای خۆمان پیاسەکردن، ڕاکردن، یۆگاکردن. یعنی من نمونەیەکی واقعی خۆمتان پێ بڵێم بەڕێزان، پێشان زۆر جار کە باسی یۆگا دەکرایان زۆر حاڵەت کە پزیشکێک دەیوت یۆگا بکە، ینی جۆرێک لە ئەوە پێکەنینێک دەمیگرد، ینی دەموت یۆگا دەبێت چی لە ئینسان بکە، یان یۆگا بەرەو چۆتە بە. بەڵام بەڕاستی دوای ئەزمونکردن، ینی بە تەجروبە کە خۆم ئەزمونم کرد، بەڕاستی تێگەیشتم کە هیچ عیلاجێکی ئەوەی کەمە پێی دەڵێن دەرمان بەقەت یۆگا ناتوانێت، یان بەقەت ڕاکردن، بەقەت پیاسەکردن بە چێژەوە تەبان ناتوانێت خزمەت بە دۆخی تەندروستی جەستەی و دەرونی ئێمە بکە. و لێرە من ئاماژەم پێ کردو تەبان وەرزشکردن لە سروشدا باشترە وەک لە ژوورەوە. خاڵی حوتەم ئەیکەینە ئەگەر غەڵەت نەبم وابزانم خاڵی کۆتاییە، سنووردانان بەڕێزان. ئەم حاڵەتە لە کۆمەلگای ئێمەیە زۆرە، پێم خۆشە ینی تەرکیزی لەسەرکەین. سنووردانان مەبەستمان لەوەیە کە سنووردانان بۆ وتنی نا، بۆ ئەوانی تر، بۆ ئەوەی کە هەر شتێک کە ناتوانین پێمان ناکرێن ناگونجێت ئیتر بە هەموو شتێک ڕازی نەبین.
بۆچی؟ چونکە دەرکەوتووە بە پێی توێژینەوە ئەو کەسانەی کە هەمیشە دەڵێن بەڵێ بە هیچ شتێک ڕەت ناکەنەوە و با بڵێن بە هەموو دۆخێک رازین و خەڵک داوای هەرچێکیان لێ بکە بۆی ئەنجام بدەن، لە ڕاستیە لە فشارێکی زۆردا دەژین و هۆکارێکە بۆ کەمبوونەوەی کارامەیی و توانا و بڵین لێهاتووی کەسەکە وا دەکات ئەو کەسانە زۆر زیاتر نەخۆش بکەون لە بەرامبەردا ئەو کەسانەی کە خاوەن سنوورن توێژینەوەکان دەریان خستووە کە فشاریان کەمترە بەڕاستی. لەبەرەوە استراتیژەکان چییە؟ مەسەڵەن فێربین بڵین نەخێر، یعنی فێری نەخێروتن ببین، یعنی کاتێک شتێک لەگەڵ تایپی ئێمە، لەگەڵ بەهای ئێمە، لەگەڵ ستایلی ژیانی ئێمە، لەگەڵ کەسێتی ئێمە ناگونجێت، دەبێت فێربین بەرامبەرەکانمان ڕابگرین، یعنی نەتوانن ناچاریکردنی هەموو شتێکمان بکەن وە تەرخانکردنی کات بۆ خۆمان، چونکە ئەوەندەی ئێمە سەرقاڵ بین بەوانی ترەوە بە خزمەتکردن بەوانی ترەوە زۆر جار دەکەویتە دۆخێکەوە خۆت لە بیرەکەی و داواکاری خەڵکی هەمیشە هەڵبسەنجێنە پێشەوەی وەڵامیان بدەیتەوە. ئەمەش بابەتێکی زۆر گرینگە کە کوردەواری زۆر دەمێکە ئەڵێ دائیمەن پێش ئەوەی کە قسە بکەی بیری لێ بکەرەوە، پێش بڕیاردان بیرکردنەوە، یان دەڵێ قسە بجاوە پاشان بیهاوە. هەمیشە هەڵسەنگاندن یارمەتێکی باشمانەدا بۆ ئەوەی کە بڕیاری دروست بدەین، نەک بە شێوەیەکی عاتفی لە ژێر کاریگەری عاتیفەیە بڕیار بدەین کە زۆر جار دەکرێت بڕیارەکەمان ئەگەر لە دۆخێکی دڵخۆشی دابین یا لە تووڕێی دابین، هەردووچی دەمانخەنە بڕیارێکی ناعەقلانیەوە، بڕیارێکی نادروستەوە، ئەوە دەکات دوجار ئێمە باجەکەی بدەینەوە. من لێرە قایمە بابەتەکە هێنا و دەست ڕێگە دەدەین بۆ گفتوگۆیەکی کراوە و بنیادنەر و هەر بە ڕێزێکیش لەسەر ئەمە ئەگەر بابەتی هەیە دەتوانێت ئێمە دەوڵەمەند کات. دەستەکانت خۆش دکتۆر جان، دەست و چاوت خۆش کاک دکتۆرارە، زۆر زۆر سپاس. بەڕاستی بابەتێکی زۆر گرنگ و سەردەمی و پێویستیش بوو، لەبەرەوە سپاست دەکەین هەم بەو شێوەیە ڕێک و پێک و بەو زمانە پاراوە و بە زمانێکی سادەش پێشکەش کرا بە شێوەیە کە هەموو تێی بگەن ئەوانەی پسپۆڕیشیان نییە لە دەروونزانی و دەروندروستی. لەبەرەوە دەستخۆشی لێ دەکەم، بابەتەکە نوێیە، بابەتەکە لە پسپۆڕی خۆتانە، بەڵام شێوەیەک باسکرا کە هەموو تێی بگەن. بەڕاستی بەڕێزانەوە دەتوانن پرسیار بکەن، سلایدەکانتان بۆ دەنێرن، بێخەم بنەوە لە گروپەکانی نەگە مایند پڵەس دوایی تۆماریش کراوە، تۆمارەکەش بەدەست دەهێنن، هەندێک بەڕێز داوایان کردبوو. ئەوەی کاک دکتۆر ئاراس باسی کرد بەڕاستی زۆر زۆر گرنگە. هەر لە چات بۆکسەکە یەک دوو لینکی یوتیوبیشماندانە، هەم کتێبەکەی کە باسی کرد بە شێوەی ئۆدیۆ بوک، بە شێوەی کتێبی دەنجی بە زمانی ئینگلیزی هەیە بۆ ئەوانەی دەزانن. هەمیش بابەتێکی تریش لە یوتیوب بڵاو کراوەتەوە کە چۆن دەتوانی بەسەر لانگوچین دازاڵبی لە شوێنی کار و لە ژیانی ڕۆژانەشدا، ئەگەر کەسێک بتوانێت ڕەنگە ژێرنووسی بۆ بکە، یان ئێستا لە سەردەمی تەکنۆلۆژیادا وەرجێڕانی ژێرنووس ئاسانتر بووە، دەتوانن بۆ خۆتان لەوێ بابەتەکە وەری بجێڕن و سودمەند بن تێیدا. من بەڕاستی زۆر سپاس دەکەم دکتۆر ئاراس، من بۆ خۆشم زۆر سوودم لە قسەکانت بینی. ئێستا ئەگەر بەڕێزان دەیانەوێ پرسیارێک بکەن، ئەوە دەکرێت پەیوەست بێ بە بابەتی ئەمڕۆمان، زۆر باش دەبێت. ئەو بزانم بەڕێزێک پرسیاری نووسی بوو، مامۆستا عابد ئەگەر هەڵە نەبم پرسیارێکی نووسی بوو، ئەگەر هەڵە نەبم پرسیارەکەیم وەرگرت لە چاتەکەیە. بەڵێ مامۆستا عابد دەڵێ هەندێک شت هەیە وەکو فاکتەری سەلبی وڵاتە کە دەبێتە هۆکار بۆ ئەم کێشە دەرونیانە. ئاڕای جەنابی دکتۆر چییە لەسەر دەرگا داخراوەکان بۆ گەنجەکان؟ ئەوە یەکێک لە پرسیارەکانە. پرسیاری دووەم مامۆستا سازان دەڵێ چۆن زاڵبین بەسەر حاڵەتی پانیک ئەتاک؟ دوو کەسیش دەستیان بەرز کردوێتەوە، حەزەکەی دووسێ پرسیار وەرگین ئەو جە باسییان دەکەی دکتۆریان دەتوێت پرسیار وەڵام دێەوە؟ وڵا حەزەکەی هەموو وەرگن اینجا. زۆر باشە، دەنووسی لای خۆت ئەوە دوو پرسیار. زۆر باشە، دوو بەڕێز دەستیان بەرز کردێتەوە، یەکێکیان ڕاها نووسرایە، نازانم ئەگە ناوەکەم هەڵەخێن بێتەوە داوا لێبوردن دەکەم. فەرموو مامۆستا، مایکەکەت بکەوە فەرموو. سڵاو ڕێز، زۆر سپاس بۆ ئەکادمیای مێگا مایند پلاس و زۆر سپاسی ئوستاز دەکەم. بەڕاستی ئەم بابەتە زۆر زۆر گرنگە.
ئەگەر بێت و لێرە لە کوردستان توێژینەوەیەک بکرێت باوەڕەکەم لە سەدا هەشتای خەڵک ئێستا تووشی ئەم حاڵەتە بوون لە کوردستان جا هەر هۆکارێک بێت مادی بێت کۆمەڵایەتی بێت سیاسی بێت بەڵام ئەوەی ئەمن تێبینیم کردووە بە تایبەت زۆر هەستەکەم زۆرتر پیاوان تووشی ئەم حاڵەتەدا بن نازانم ڕاستە یان نە زۆر باشە مامۆستا دەستت خۆشبی پرسیارەکەت گەیشت مامۆستای ئەحسانیش وەردەگرین مامۆستای ئەحسان دەستی بەرز کردەوە فەرموو زۆر سپاس بۆ جەنابتان مامۆستاگیان زۆر سپاس بۆ دکتۆر ئارەس بۆ پێشکەشکردنی بابەتە بنرخە پرسیارەکەم خۆی لەوە بینێتەوە دکتۆر گیان حەزەکەم گوێم لە ڕاو پێشنیارەکانی بەڕێزە بێ ئێمە وەکو ڕێنماییکار چۆن ئەتوانین یارمەتی خوێندکارەکانمان بدەین وەکو ڕێنماییکارێکی پەروەردەیی کە لە خوێندکارەکانمان لە دۆخی لینگویشتنگ چونکە بەڕاستی بڵێم دۆخی کیبکراوی مرۆڤە کە تۆزێک قورسە ناسینەوەی ئەم حاڵەتە یان جاری وایە لەوانێ لە کاتی ڕوودانی کارە ساتێک یاخود ئەزمونکردنی ڕووداوێک داهەنگ چۆڵی وەرگرتنی ئەنجامێکی شۆکێنەر لە خوێندنەکە ئەنجا ڕوبەڕووی ئەوە بێتەوە کە ئەم خوێندکارە پێویستی بە یارمەتیە یعنی پێشەوەی بگا بۆ حاڵەتە ئێمە چۆن ئەتوانین بیان ناسینەوە چۆن ئەتوانین یارمەتی بین زۆر زۆر سپاس دەست خۆش مامۆستا ئەحسان زۆر سپاس کاکتۆر ئەگەر ئەو پرسیارانە وەڵام بدەیە دوایی ئەگەر کەسی تر هەبوو وەریان دەگرێت زۆر باشە دکتۆر جان ئەگەر سلایدەکانشت بینیەوە لاپەڕی یەکەم ڕەنگە باشتر بێ بەسەر چاو چاوت خۆش دەنجی من خۆ قەتع نەبووە نەخێر نەخێر دەنگت هەیە فەرموو زۆر باشە بەنسبەت پرسیاری یەکەمەوە وتی چۆن بتوانین یان گەنجەکانمان خۆی لە ڕاستیە پرسیارەکە ینی وەڵامەکەی وازەحە ینی بە پێی سیستەمی کۆمەڵایەتی و شێوازی ژیانی کۆمەڵایەتیمان دۆخی لانگویشینگە گۆڕێ لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر لە ناو گەنجیشا لە لای ئێمە بە دڵنیاییەوە ینی نەبوونی هەلی کار و نەبوونی دەرفەتی دامەزراندن و جۆرێک لە بێئومێدی لە دەستکەوتنی هەلی کار هۆکارێکی کاریگەرە بە تەکید لە دیاری لە دروستکردنی دۆخی لانگویشینگە بەڵام بەڕاستیمە پێویستی بە توێژینەوەی زانستیە دەبێت بە توێژینەوە بگەڕین بە دوای ئەوەدا کە بۆچی یان هۆکاری دیاریکراو لە کۆمەلگای ئێمەیە کە مرۆڤەکان دەکەونە دۆخی لانگویشین کام لە هۆکارەکان زۆرترین کاریگەری هەیە دانی پزیشێکی دەرونی بکات ئەوانەی کە سایکاتریستن بەڵام کۆمەڵێک تەکنیک هەن وەکو یارمەتیدان بە تایبەتی مەسەڵەن چارەسەری CBT گۆڕینی بیرکردنەوە و ڕوانگەی کەسەکە بەرامبەر بە حاڵەتەکە یارمەتی زۆرێدا ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دۆخەکەیان نەک هەروب و ڕاکردن و تەکنیکی وەرزش و هەناسەدان و خەوی باش و میدیتیشن ئەوانە زۆر زۆر کاریگەریان هەیە لە کەمکردنەوەی دۆخی پانیک و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە کەسەکە تێبگەێنرێت کە پانیک دۆخێکی کوشندە و مەترسیدار نییە وەگەوەی کە ئەو لی دەترسێت یعنی وا هەستەکاکە هەر دەقەیەک بێ دەمرێت بەنسبەت ئەوەی کە زیاتر لە پیاوان دەبینرێ بەڕاستی ملاحەزەیەکی جوانە هەرچەنە یعنی من توێژنەوەم لە بەردەست نییە جیاوازی نێوان ڕەگەزی نێرومیە بکرێت بەس هەر بەعام پیا و با بڵێن زۆرتر تووشی ئەم دۆخا بێت چونکە بە دوای با بڵێن ئامانجی گەورەیە دەگەڕێت لە ژیانە ینی مەبەستمەوە نییە کە ئافرەت یان ژن ناگەڕێ بەڵام پیا و ینی دایمەن بۆ گەیشتن بە ویستەکانی بە خواستەکانی یان بۆ چێژوەرگرتن لە ژیان ینی فرە کەناڵە ینی کەناڵی زۆر جیاواز دەبێت لە بەردەستیا بێ ئەم حاڵەتە لە ئافرەتدا کەمترە و ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئەو حاڵەتە بۆ حاڵەتێکی تریش هەیە ڕەنگە ئافرەتان لە کۆمەلگای ئێمە لە دۆخە خنکاوەکە بوون کە باسم کرد لە ڕاستیا دەری نابڕن ئەجینا ڕەنگە لە هەمان حاڵەت و دۆخدا بژین و ڕەنگە خراپتریش بن بەس کۆمەلگای ئێمە بە تەبیعەتی حاڵ یعنی وا دەکا ئێمە گزارشت و تعبیر لە ئازارەکانمان کەمتر بکەین وا دەزانین باشترە یان بەهێزترین خۆی لە ڕاستیدا چەند زووتر هاوار بکەیت و بە فریای خۆت بکەوی باشترە بەنسبەت مامۆستا بەڕێزە کەوتی وەکو ڕێنمایی کار وەڵاهی خۆی بۆ خۆی لە ڕاستی ئەمە پێوەرێکی هەیە پێوەرەکە پێوەرێکی جیهانیە ئەگەر بیاوێ بە شێوەیەکی زانستی ئیش لەسەرم بابەتە بکە
دەتوانێت پێوەرەکە وەرگێ و وەری جێڕێتە سەر زمانی کوردی. ئەگەر لە ناو کەیسەکانە دەرچی بەم حاڵەتە کرد دەتوانێت تەطبیقی کا لەسەری و کاتێک بینی کە ئەم دۆخەی تێدایە و حاڵەتەکە توندە دەتوانێت هاوکاری بێ بەو تەکنیکانەی کە من باسم کرد. بۆ تەکنیکی تریش هەن لاوەچین، بەڵام تەکنیکانە تەکنیکی ئەساسین دەتوانی هەر کامێک لەمانە بەپی توانا و خولیای کەسەکە لەگەڵیدا جێبەجێ بکەیت. بەڵام لە ئێستادا گرنگترین شت بۆ مامۆستایان و ڕێنماییکاران ئەوەیە کە یعنی ئیش لەسەرەوە بکرێت کە ئەم دۆخە بناسرێ و ئیش لەسەرەوە بکرێت کە ئەو تەکنیکانە بەگشتی ینی دەتوانن لە ڕێی سیمینارەوە لە ڕێی وەرکشۆپەوە لەناو مەکتەبەکانە ئەنجامی بدەن کە چۆن بتوانین خۆمان لەگەڵ ژیانە ئاشکەینەوە. ئەوەندە زەحمەت نییە، ناڵێم ینی ئاسانە، بەڵام مستەحیل و مەحاڵیش نییە. هەموو شتێک هەوڵدانێوێت. بە تەکید ئەم حاڵەت ئەم دۆخە ئێستا زۆر 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 باوە و بە ئاسانیش ناناسرێتەوە کەم کەس هەستی پێکا. بەڵام ئێمە ئەکادیمیان و مەسەڵەن ئەوانەی کە لە ناو فیلدە سەخافەکەیان نەتوانین ڕۆڵێکی کاریگەرمان هەبێ هەر یەکە و بە پێی توانای خۆمان. هیوادارم پەیامەکانم گەیشت بێت. خۆش بێ، دەستت خۆش بێ. دوو پرسیاری تر هاتووە دکتۆر، یەکێکیان مامۆستا ئەلیاس ئەحمەد دەڵێ ئایا کاتێ یەک لە ڕێگە چارەکان ئەوەیە نەخێر بەکاربێنین، ئایا کاتێک نەخێر بەکارهێنین تا چەند کاریگەری لەسەر لایەنی سلبی کەسایەتیمان دەبێت؟ دووەم پرسیار ئەوە بوو، کەسێکی تر دەڵێ ئایا لە خۆبایی بوون یان ئەو کەسانەی کە زۆر لە خۆباین ئایا ئەوانەش جۆرێک نییە لە جۆرەکانی نەخۆشی لانگوشێت؟ بەڵێ بەڵێ دەست خۆش کار دکتۆرجان. بەنسبەت نەخێر ناوەڵایی ینی من بۆ خۆمیشتێکم لەوانەی کە زۆر ئەڵێم نەخێر. طبعا نەخێر باجی دەوێت ینی قورسە، ینی کارێکی ئاسان نییە تۆ بە کەسێک کە خۆشتەوێ بڵێ نەخێر، کە کەسێک ئازیزە پێی بڵێ نەخێر کە داوای هەم پێداویستیەکی لە لای تۆ هەیە یان دەیەوێت شتێکی بۆ ئەنجام دەی بەڵام کە لەگەڵ تۆدا نایەت و ناگونجێت ئەم بەڵەیە خۆ کوشتنە. ینی بەڕاستی ینی من لەگەڵەوە نیم ئینسان خۆی بکوژێ بۆ ئەوانی تر، چونکە ئێمە هەتاوەکو لە خۆمانەوە دەست پێ نەکەین ناتوانین هاوکاری ئەوانی ترکەین. من لە میشاڵێمەوە قاعدەیەکی سایکۆلۆژیە، مرۆڤ ئەگەر خۆی خۆش نەوێ ڕێز لە خۆی نەگرێ بە تەواوی نەئەتوانێت خەڵکی خۆش بوێ، نەئەتوانێت ڕێز لە کەسانی تریش بگرێ. ئەوەی دەکرێت زیاتر تەمەلوقە نەک حەقیقەت. بۆیە نەخێر بەمانای وشە یارمەتی دروستبوونی کەسایەتیەکی باش دەدات و پێویستە بوێر بین لەوەی کە بڵین نەخێر. وڵی بەنسبەت لە خۆبایی بوون هیچ لینکێکم نەدۆسیوەتەوە و نەمبیستووە. لە خۆبایی بوون حاڵەتێکی تری دەرونیە کە ناتوانین لێرە لە خۆبایی بوون هەستکردنە بە نەقس و بە کەمی. هەموو مرۆڤێکی لە خۆبایی مرۆڤێکی با بڵین بڕۆم مێژووی بخوێنەوە بگەڕێن بە دوایە دەگەیتە نقطەیە کە بەزەی پێدادێ، بۆیە لە خۆی باە بەڕاستی جا هەر هۆکارێک بێ هۆکاری لە خۆبایی بوونەکەی زانست بێت، پارە بێت، سەرمایە بێت، دەسەڵات بێ لە بۆشی و لە بەتاڵیە دەگاتەوە حاڵەتە. بەڵام پەیوەندی بەلاوی شینگەوە نەمبیستوە و نەمزانیوە. ڕەنگە بابەتێکی باز بێ بۆ لێ کۆڵینەوە ئەو بە تاکیدی ئەبزانم مامۆستا ڕێژنە دەستی بەرز کردەوە. فەرموو مامۆستا. سڵاو، ئەو کاتتان باش. دەست خۆش کاک دکتۆر. دکتۆر ئاراس، پرسیارێک ئەگەر بە ئەزیەت نەبێت ئەو کەسانەی کە دابڕانێکیان توش دەبێت جااو دابڕانێکی دەرونی بێت یاخود بڵێن دابڕانێکی سۆزداری بێ یان کەسێکی ئازیزی کۆچی دوایی دەکات، دەچێتە ئەو حاڵەتە و چارەسەریەکەی چۆنە کە تامی ژیان لە دەست دەدات دوای ماوەیەکی دوور و دێژیش هەست بە خۆشیەک ناکە یاخود هەست بە ناخۆشیەکانی دەوروبەریشی ناکە نەک هەڵخۆشیەکان بابرێن، یعنی لەگەڵ ژیان ئاژ نابێتەوە، دەرونی دروست نابێتەوە، لە چه حاڵەتێکە و ئەو دەچێتە ئەو حاڵەتە و چارەسەریەکەی چیە بۆ ئەوە چەند کاتی دەوێت؟ مامۆستا ڕژنە سوپاس، زۆر سوپاس بۆ توش دکتۆر. بەڵێ بە تاکید لەناو هۆکارەکان یەکێک لەو هۆکارانەی کە باس کراوە وەکو پێم وتی دۆخی پاندێمیکە یان دۆخی فشار ئامێزە، ژینگەی نادڵنیایی و بڵێن گوماناوی و دۆخێک لە تێنەگەیشتنە لەوەی کە چیت بەسەر هاتووە. بە تاکید لە دەستدانی
کەسی ئازیز دەتخاتە ئەو دۆخەوە. بەڵام هەر بۆ خۆی قۆناغەکانی تێپەڕاندنی ماتەم کە مەتەزیە تەعزیە پێ دەڵێن، تازیە یان ماتەم، لە ڕووی سایکۆلۆژیەوە چەند قۆناغێکی هەیە. ئەویش بابەتێکی سایکۆلۆژیە و قسەی لەسەر کراوە کە دۆخی یەکەم ئینکاریکردن و ڕوبەڕووبوونەوەیە بەوەی کە قبول ناکەی ئەو شتە ڕووبدا. لە دۆخی دووەمە دەچیتە دۆخێکی گلەی و شکایەتکردن، بۆ لە من هاتووە، بۆ لە من نەکرێ. دوایی هێواش لە دۆخی سێەم و چوارەما دەگەیتە دۆخێک کە قبولی دۆخەکە دەکەی. ئەمەش لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێ بەڕاستی. بەڵام هەمومان بە دڵنیاییەوە دەتوانین ئەو دۆخە جێ ببێڵین و دەتخاتە دۆخی لانگویشینگەوە بەوەی کە لەزەت لە هیچ شتێک ناکەی، بە تایبەتی ئەو شتانی کە لەگەڵ ئەودا ئەنجامت داون. بەڵام دۆخی سایکۆلۆژی ئینسان یارمەتی دەرە و کەسەکە بۆ خۆشی دەبێت زۆر یارمەتی خۆی بدا لە ڕێ ئەو تەکنیکانەوە کە باسم کرد. دەستەکان خۆش بێ، زۆر سپاس. مامۆستایشی بەڕێز باسیەوەی کرد و منیش حەزم کرد ئایا ئەو هاوڕێ و هاوپیشە و ئەو کەسانەی کە تۆ کاتیان لەگەڵ بەسەر دەبێت ئەوەش کاریگەری نییە لەسەر ئەوەی تۆ بخاتە دۆخی لانگوشینگان دەرت بێنێ هەردوو بارە سلبی و با بڵێن ئیجابیەکەی؟ کاک دکتۆر دەست خۆش بێ. وەڵا باسم کرد سێ هۆکار زۆر کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە چەند لە نێوان بڵین دپرێشن و لانگویشینگ و فلۆریشینگە ئینسان دەجوڵێ. یەکێک لەوانە پشتگیری و دەعمی چواردەورە بە تاکید. یعنی ئێمە ئەو ژینگەی کە تێیدا دەژین، ینی هاوکار و یارمەتیدەرێکی زۆر زۆرە بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە، یان بە پێچەوانەوە زۆر جار تۆ دەچیت پانا بۆ پزیشکێکیش دەبێت و پزیشکەکە ڕێگا و تەکنیکی ڕوبەڕووبوونەوەشت پێ دەڵێ، بەڵام ژینگەکەت کە دیتەوە ناو ژینگەکەت دەکەویتەوە هەمان دۆخەوە و ناهێڵێ تێیپەڕێنی. بە هەردوو دیوەکە بە دڵنیاییەوە کاریگەری هەیە و هاوڕێ هاوپیشە زۆر زۆر گرینگە، چکاتێتە بەشێک لە پەیوەندی کۆمەڵایەتەکانیشەوە. لەبەروا بێ بزانین چێ دەکەینە هاوڕێ و چێ دەکەینە دۆست و برادر و لەگەڵ چێدا هەڵدەستین و دادەنیشین. بەڕاستی ڕاست، دەستت خۆش بێ، زۆر سپاس. وەڵام بزانم پرسیاری تر هەندێک تێبینی و شتە بوو جگە لە دەستخۆشیەکان زۆرن. مامۆستایەکی بەڕێزەوەی نووسیە دەڵێ زۆربەی کات بەهۆی دۆخی دارایی ئەتۆ ناچاری لەو کارە بەردەوام بی کە ڕەنگە ینی دەستت نەکەوێتەوە، ئەوە ژوا دەکە ئەتۆ هیچ مانایەک بۆ ژیان نەبینی، بەڵام بە ناچاری بەردەوام دەبی. جا دکتۆر ئەو ناچاریە بزە بە لانگویشینگە تۆ دەتوانی ینی وەزیفەکەت پەیوەستکەی بە شتێکی ترەوە کە چێژی لێوەرگری، ینی پەیوەستی کەی بە ئامانجێکی ترەوە کە مناڵێکی پێ بەخێو دەکەی، کە ژیانێکی پێ بنیاد دەنێی، کە ئەگەر چی لە تۆ لەو ئیشەدا مەسەلەن زۆر قوربانی دەدەی، زۆر زەحیە دەدەی، بەڵام ئەو ئیشە دەتگەێنێ بە ئامانجی تر بۆ ئەوەی بەو شێوە بێ ئامانجێت تەماشای نەکەی. یعنی هەوڵ دەی لەزەت و چێژ ینیش دروستکەی لەو لەحزانەی کە تێیدایت ئیجا بە هەر شتێک کە بتوانی. ڕاست تا کەسەیە کاک دکتۆر ئافونکانی هەیە وەسای سپیکارە، ینی تۆ هەموو ڕۆژێک سپیکارەکەی بۆ نمونە خۆت فێری گۆرانی بکە و لەگەڵ ئیشەکە تا گۆرانی بڵێرەوە، ینی لەزەت لە ئیشەکەتەکەی، ینی خۆش شتەوێ، یان هەوڵ دەیت شتی نوێ فێربی، بەس تەنها ماڵنجەکە لێ نەدەیت و بتانی دیوار سپیکەی، بتانی زاویە دروستکەی، بتانی نەخش سازی بکەی، بتانی بۆی لە خەڵک نەچیت لەو خەڵکەی کە زۆرینەی خەڵک دەیکات. ینی ڕاست. ئاخر پرسیارەگەر وەرگرین، مامۆستا دینە عومەر دەڵێ ئایا کەسانی کەسایەتی بەهێزیش تووشی لانگویشینگ دەبن؟ بەڵێ، هەموو کەسێک لەبەردەم ئەوەیە کە تووشی حاڵەتی لانگویشینگ بێت، لەبەرەوەی کە باسم کرد ینی ئەو کۆنتنیۆمی دروستی دەرونیە هەمومان دەشێت لە دۆخێکدا، بەڵام کەسانی دەربڕینەکە دیارە، ینی کەسانی کەسێتی بەهێز بە زەحمەتتر توش دەبن، ینی ڕەنگە دۆخی زۆر قورس بەسەریان نابێت. بەڵام کە من باسی کۆڤید-19 کرد، کۆڤید-19 هەموو دنیای وەستان، ینی کەسی بەهێز و لاواز نەما، ینی دەبوو بچێ ژوورێ خەلاص، ینی دەبوو خۆت بپارێزی، دەبوو ڕاکەی، دەبوو بترسی، دەبوو دەست بشۆی، دەبوو مەرحەبای کەس نەکەی، تازیێدانەنەی نەچیە شایی، ینی لە دەست تۆیان نەما ئەتو چەند بەهێزبی دەبێ لەو دۆخە ڕاکەی کە بەسەرت دادێ. لەبەرەوە هەندێک دۆخ پەیوەندی بە کەسێتی بەهێزەوە نییە کە تووشمانە بێ.
بەڵام بەرگە زیاتر ئەگرن بە تاکید. دەستت خۆش بێ. مامۆستایش بەرز پرسیاری کردێ بە جواب بزانم جوابت داوە ئایا لانگوشنگ دەدبا بەرەو نەخۆشیە دەرونیەکانی تر یان نا؟ بەڵێ باسی ئەوە ترسی لانگوشنگ ئەوەیە کاکتۆر کە شاراوەیە و ئاگاد لێ نییە وەک ڕەنگە ئەمە دەڵێن یەکێک ئاوا پتێکت لێ بدات بەرت داتەوە بەرەو نەخۆشی دەرونی بەرەو هەردوو لە هەم بە پۆزتیو هەم بە نێگەتیو دەگرێت بە نێگەتیڤەکەش ئەگەر کەسێک لە ناکاو دەستت بگرێ و هاوشانت بێ لەو دۆخە دەتبا بەرەو فلۆریشینگ. زۆر سپاس دەستت خۆش بێ. دەزانم بابەتەکە زۆر ئاو دەچێشێ وەکو دەڵێ زیاتریش بەڵام زۆر سپاس دکتۆر ئاراس حەکیم ڕەزا لە زانکۆی سەلاحەدین کە ئەم شەو لە گەڵ ئێمەدا بووی سەرباری سەرقاڵیەکان بەڵام ئەو بابەتە زۆر گرنگ و سەردەمی و پێویستت پێشکەش کردین. دڵنیاییەوە لە داهاتوشدا ڕەنگە توێژینەوەی زیاتری پێویست بێ و لەسەری بکرێ بەلایەنی کەم ئێستا بەشداربووان و ئەوانی تر باوڵێن ئاشنایەتیان پەیدا کرد لەگەڵی ئەوجە دەمێنێتە سەر ئەوەی خۆیان چ توێژینەوەی لەسەر بکەن چ زیاتر لەسەری بخوێننەوە یان سوودمەند بن بۆ خۆیان و بۆ دەوروبەر و خانەوادەکانی خۆیان بۆیە لەو حاڵەتەدا زیاتر بەرەو پۆزتیڤەکە بچن. ئەمە بەناوی ئەکادیمیای مێگامایند پلس بەناوی هاوکارانمان بەتایبەتی مامۆستا سەنگەر زۆر سپاسی دکتۆر ئاراس دەکەین، زۆر سپاسی ئامادەبووانی بەڕێزیش دەکەین کە ئەوە ماوەی سعاتێک و نیوە لەگەڵمان لەسەر خەتن. بە دڵنیاییەوە لە نزیکترین کاتدا تۆماری ئەو وێبینارە لەگەڵ سلایدەکان بۆ ئێوەی بەڕێز دەنێرن و لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوش چەند بابەتێکی زۆر گرنگی ترمان ئامادە کردووە. کاکتۆر ئەگەر وتەی کۆتاییت هەیە فەرموو. زۆر سپاس دکتۆر گیان بۆ ئەکادیمیاکەتان بەڕاستی بۆ ئەو دەرفەت ڕخساندنە بۆ پێشکەشکردنی ئەو بابەتە. سپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە ئامادە بوون و جۆگر بوون. هیوادارم کاتیانمان بە فیڕۆنەدا بێ توانی بێتمان سوودێکیان پێ بگەێنین. جگە لە دەستخۆشی و بەردەوامی بەڕێستان شتێکم نەماوە. هیوای سەرفرازیم بۆ هەموو لایەک. دەست و چاوت خۆش بێ. بەڕێزان زۆر سپاس بۆ هەموو لایەک. کاتێکی خۆش شەوگاتان هەر شاد بێ. بە ڕوخسەتتان کۆبنەوەکە کۆتایی پێدێن.